السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشیوا هشتش کردستان 24 سر ساعتایی که ام دف شود دست بکین هر جایی که هین لیبن ریز و صلاب طیبت مبوها انا و در روزی و نویج و طاعت و قبیل کرد طیبت وان کسا از اف شود بحث کم ابد نساخی هین نخوشی هین دلیوانات گل هندیه کوب روزی بن نکارن خودش الله سلامتی بو همیا فرایکت شیفای کاپ لز بو همیا بدت هم بشین زیترین دم دکا 4 سالت بره روزی گرتینه 20 دست پروژه گرتینه بکنو شرط نیت ویا مادام این حس کن پروژه بن ان شاء الله خوده و هو صا نویسی که این پروژه همی شفت خیر و برکتانه لهیدی دم وقت در باز بت روزی در باز بن هیدی ده دست پکی ده خلاص بنده چیند ناف دهت ناونده دا دهت دو ماهی که کو لیلت القدر ناف ده شفت قدر شفت گلک پیروس ناف دانه ایشالله خود مبگهین توان شواجی و آوسان پاشی به پیشکش بکین و ام دست به بابتن خود کیم تایبتیشی کامت چه هیه افشوه از دیل دست پکی برف سلیمانیه وقت چم جنک کل بازار سلیمانیه پشتی ساخبوناوش پنجه شیره کو شیر پنجه دکانه که شیرینی ها وکر یب طایبتیشی تهیوار رمضان دا خودی ایشالله صحتای باشتر لید کد شیرینی یا بی برام بر طایبتیشیش بوی هیوار رمضان پیروز دده هجارا او کسین کو دستی وانا کرده پاری وان کو دست کفت یکیمه ولاتیشی به نرخه که هوسا کو پروژه 150 اوجی هوسا شوی دکانت کردن کو او جنامه بحث کردی سوان یعنی اوجی هم بوی خیره جی هم جی کاری که باش که زیرتر خلق برف دکانه و یا شیرینی آورد. ڕەنگە هەموو بڵێن مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە خێرێکی زیاتر بکەیت یاخود قازانجێکی زیاتر بکەیت بەڵام نامن بە پێچەوانەوە ئەڵێم مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە کە ئێمەی خاوەنکار بتوانین لەم مانگەیە هاوکاری هەژاران بکەین بتوانین نرخەکانمان کەم بکەینەوە کار ئاسانی بۆ خەڵک بکەین بە تایبەتی ئەوانەی کە لە ئێستاە بەداخەوە ئەتوانم بڵم زۆرینە باریداراییان خراپە بۆیە منیش هەستان بەڕاگەاندنی ئەم پرۆژەیە ئەویش دابەزاندنی سەرجەم نرخەکانمان کە کیلۆی لە 7000ەوە بۆ 4000 هەروەها بۆ ئەو کەسانی کەم دەرامەتن توانای کڕینیان نییە بێ بەرامبەرە لێرەشەوە پێم خۆشە من ئەوە دووبات کەمەوە بڵێمەوە کە من لێرەیە لەم دوکانەیە ئەو کەسانی کە کەم دەرامەتن یاخۆ توانای کڕینی شیرینیان نییە هەچ کاتێک بێن من لە خزمەتیانام ئەتوانن بە دڵی خۆیان شیرینیەکان ببن. دەستپێکردنی من بۆ ئەم کارە لە دوای ئەتوانم بڵێم چاکبوونەوە بوو لە نەخۆشی شێرپەنجە ئاواتێکی مناڵیم بوو هەمیشە کە مناڵ بووم ئاواتە خواز بووم کە گەورە بووم شوێنێکی تایبەت بە خۆم هەبێت کە بتوانم شیرینی و خواردنی تیا دروست بکەم. من پێشتر پێشمانی ڕەمەزان ئەتوانم بڵێم 30 بۆ 35 جۆر شیرینیم هەبووە لێرەیە شیرینیەکانی منیش ئەوە نییە بڵێن زۆر بمێنێتەوە من ڕۆژانە لێرە دروستیەکەم هێندە دروستەکەم کە خواستی لەسەر بێت بۆ ئەوەی هەمیشە شیرینیەکان بە تازایی بگەین مەدەستی ئەو کەسانەی کە داوایەکەن یاخۆ سەردانیەکەم بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەتوانم بڵم خواز لەسەر شیرینیەکان جیاوازترە ئێمەی کورد زۆر حەزمان لە لوقمە قازی و زلوبیا و شەربەتی مێوەژە ئەمیترەمە بۆ خۆی وەکو مۆرکێکی ڕەمەزانی لێ هاتووە بۆیە لەم کاتانەیە زیاتر شەربەت
شربەتی پرتەقاڵە شربەتی من مێوەژ نییە من گێلاسە خۆم دروستی ئەەکەم گێلاسەکەش لەگەڵ لوقمە قازی زل و بیا جۆرەکانی شەکر لەمە بەڵێ ئەوە نمونەی ئینسانێکە کەسێکە مرۆڤێکە کە لە دواوەی کە نەخۆش کەوتووە بێهیوان نەبووە جگەلەوەش کە چاک بۆتەوە سوپاس بۆ خوای گەورە هەستاوە دەرفەتێکی ترها ئەبینی ئینسان کە جاریوای نەخۆشەکەوێت وازانە دنیا کۆتایی بێ بەڵام وابیر بکەرەوە ببینە کە ئەمە دەرفەتێکی نوێ بۆ دووبارە ژیانەوە بەڵام ئەو شتانی کە ویستوتە نەت کردووە جارێکی تر خودای گەورە دەرفەتیەوەت پێدەبێت تەمەنیەوەت پێدەبەخشێکە تو ئەوەی کە ئەتەوێت بیکەیت جهی دەستخۆشی ئەوە وەکی دووبارە بەحسکم یعنی بێ بەڕۆمبەر شنینە دەتەوان کەسەک و هەژارن کەم دەڕۆمەتن وفەرۆ دوێک و ئەبژی یعنی بلا ببتە ڕکلۆم بۆ مەژی جهێ سەربلندیە ئەم پڕێکا ئێکرانە کوردستان بشارە تایبەتیژی پڕێکا بەرنامەی پاشیف یعنی ڕکلامێ بۆ کەسانێن هوسە بکەین و ئاریکاریە وڵاتیە بگشتیت کرد بۆ نمونە 105 نرخێن خوددا بەزاندینەت هەیڤە ڕەمەزانە پێ وەکو خۆشی باسی کرد ئەمە مانگی ئەوە نییە کە تۆ قازانج لە کڕیار بکەیت مانگی ئەوەی کە تۆ یارمەتی کڕیار بدەیت خواستێکی زۆر لەسەر شتەکانتە بێگومان نامێنێتەوە تا هەرە خۆش بتی شڵال vێری مەسڵەوێت تایبەتانە سلێمانی بەرەف دهوکێڤە چین هەفکارێمە ئاڵان حسێن پاکە ڕاستە خود گەلمەدا ئاڵان هەفدەمێ باش ڕەمەزانەوە دووبارە پیرۆز بێت ئەس باوەردکەم تویل فڕنەکە نانی و سامونا بزانم کە خەڵک زێدەتر دوان ساڵادا یعنی نانێ فرنێ یانجی سامونا یانجی نانێ تیریت خون باژارێ دهوکێ پاشیوت باش ئالا ئاڵان ئەس بەس دەرفەت بێت ئاڵان پرزگرێکا دەنگیال دەفتە هەی ئەگەر پرزگرێکە چارەسەر بکەی دیفڕۆ بوومە بەحسەوی نانێ گەرم وان سامۆنا بکەی ئاڵان ئەفدەمێتە باش پاشیوە خێر و بەرەکەت و سەحەت بێت بزانین کە تەمام فەرموو دەست پێ بکە فەرموو بله جوان دم باش بیت رمضان لتو سوانه و همو هفکارا پیروز بیتن همو مسلمانا پیروز بریم و کومبری که جامعه بدای کامل یکیش نام پیجای نه کودیارا خلک گلک داخواز و سرنان گرم تایبت جی بود دم پاشی وش بر بیا کیجی الویر بردام قربالغی یک درست بیتن خلک کستاویرت کتن و بحثی خیرت کر برنی که جوان یعنی اجل بحث رند بکم خلک که دم قستا نام پیجیت کتن هندک پاریز زده دتا اوان کسن کنانیت فروشن بو خیره گرم دا خدا نفرنم بزن یعنی جاری هم دست بگی بحث نده بکن اف دیار دال دف خلک دوک یعنی بربالا بوی کو گلک شو پاره که زده دن بجن نانی بکنه خیر چند یا زده و توی بجت رمضانه پیشکی گلک خیراتن سرسوا روز رمضان لهمی ملت ما پیروز مبارک بیتن اف دیار دا راستش دست بگ برای ما فرام فکر حتانو که اف دیار دا که گلک یا شیرینه یا تازه روزانه هی هند روزا هی احتمال هی 50,000 درباز بیتن جه که تایبت هی بو داندنا بار خیرت الکیت ویدر بله یعنی اول که بار خیرت که ویت ویدر که اول پاره خیره هندی بای واسمون بدن خلکی خیر بخلکی یک دهید با هزارات سروی هزاری هم به 500 دیتر اضافه یه خیره هم دینه ما سواره جگه تخصیص کریه ام بیت پنجی علاقه چل علاقه سواره طیبت های چی جهت طیبت اف جهت کم فقر الودر که سروان خلکی تهدا توزیع کردم پاره خلکی خیر خلکم بین توزیع کن یعنی روش ها پتری 50,000 پتریش 50,000 هی درباز بیتن بله ام بحث کاریاب کن ولی چه جورت نانی نه چت کن چه نه خلکی پتر دخوازی هست ما چند جورت سامانه بکتید میتین سامان ما هی دو پربعکیه اف سامانه دن کدر کویش فرنده در کویتن اف سامانه تین اف نوع تین نوید گلنن اف سامانه شوفانه نان شوفانه و پیکاتیش آره جهیه ساده بو اف کسید نساخ
ایشن شکر همان کس يعني جبلي افيت شو شاكر يعني خلق كاد فيت خو كيشو خوب ضابا زين واتش جوري نوني بواهي ما هي أبا شوفانه يا أبا شوفانه وكتانه وقول محمد نوایده اوستاش شد بتر شو لفاب كاتا أبا ما هي وكي ديشي قال نوع ديشي ما تهنيت تحيني نايت يعني بتر دو خوز يا خلقي سر چه جوري نوني بطيبة دمي باش سر صامونا أبا دو بربعك يا بيدايا هاي پیده کنجی های ساده های و افنانه شکره یه سکری اندیجینه اف سرنو که وقت پاشی و اف نان بتایبت پاشی و تیده دیگره ام هول دیم چنه جور بزاین اف کسا چه کاری خود کن کی بودم ما ویتن هستا اگر شکر ما خوب بیاوریم یعنی چه کاری وقت ماه رمضان دا چند زحمت چند پتر کار سر و زحمت لیکن زحمتی های الحمدلله شخاتنه هنگر ام بو آریکاریا دهو کش مرا هیچ تره هنگر قملات بین ویری ام بو آریکار به من هیچ تره بوم یا دوار ما افنا تا با کوره تو خلکی کیره بله اسی شرنخم بله بله الویری کاری کرد که منو چند سالات الویرل دو چوا بو تکار دو که چوا تقریبا 2015 پید از ویری من هر سال از چموتیم شوله دهو که درجه ای که دهو که جبو خاشیا رمضان درجه ای که یعنی هم هول چوا بجم تا گرمی و نینه درجه ای که گلک سپاس بوده برجوان از وگر مدفع کوید بین و نان گرم جی درکت اگر هات تو تاتی دو که استمی وام کمو نان گرم ده بده دو که نه خمالی و نان که خمالی جی مه برجوان از وگریم قدس ترازی به طالان ابراتش دو نان که گرم گرم و گوت تاجیل ور سپیاتی جهان سپیاتیت خوشت خمالی هنه و کو از سنابت بینم بردام تو پاشی به سپیاتی نه و نان کده گرم حس کد از دیم باز بیت فتاره همی کدو ببینیم پاشی به زور مستودیه زور سپاس افکار ما الان توش دو کد گل مدابوی دەست خۆش حتی عافیت جیبت بو وان کسی هیدی دست حاضر کردن پاشی وید کن افنانه وصای گرم جی شلا خوده برسقی همی آب کد نان خالکا گلکا گرنگ افکار ما الانی بحث کرد وی فرنه یعنی ماشاءالله بی عدد خلق ده چت نانی بخوجی کرد و ده پاره که زیده دان تفرنه ده بشتی نانی بدنا فقیر آب خیر أنا أف خاله جالك وجرينج برينو كما قلت أو جنبتني بكاري خيرت كت للفيري الباجار دوكي جلا خلق دتشنا فرنا يعني أفا بكوما يعني مجتمع خائي ولواتي ناني دي بخوجي كرنا هندك بارل دون نبيري دي بيجني بدنا فقيرة بدنا هجارة بخير جگە لەوەش شتێکی تر ئێستا ئەو کەسێک کە نانەواخانەکەی ئەو بوو فرۆشیارەکە باسێوی کەوتی ئەو هەموو جۆرە نانە هەبووژمان من و تۆ لێرە ئیشتیهامان چۆ سەری بەس باسێوی کەوتی خەڵک زیاتر بەس سەمونی ئاسایی ئەکڕێت بە شەرتێ ئەو نانەی کە شۆفانی لەسەر بوو بۆ تەندروستی زۆر باشە با خۆمان لەسەر ئەو خواردانەش ڕابێنین بەڕاستی زۆر باشن بۆ تەندروستی جا بابینە سەر تەوەری بەرنامەکەمان ياخذ يا الله هەر ئەگەڕێنەوە سەر پاکێجەکەی پێشتر کە باسی کەسێکی کرد ئەو خاتونە کە ئەگەر کارێکە کات با لە ڕەمەزانانە تەنها فرۆشیارەکان بیر لە خۆیان نەکەنەوە کە چۆن کڕیار شتیان لێ ئەکرێت با بزانین ئایا ڕەمەزان بەڕاستی وایە کاریگەریەکانی لەسەر تاک و کۆمەڵگە چۆنە چۆن ئەتوانە کاریگەری لەسەر تاک و کۆمەڵگە دابنێت چ لە ڕووی کردن و فرۆشتنەوە بێت لە ڕووی هەڵس و کەوتمانەوە بێت تەبیعەتمانەوە بێت بۆ ئەمە ئەمانە زیاتر کە قسەی لەسەر بکەین و هەڵوەستە لەسەر وەربگرین دکتۆر ئیدریس سوورچی مامۆستای ئاینیمان لەگەڵدایە ئەم شۆ هاتووە لە بەرنامەکەمان بەشدارەوە زۆر سپاسی شەکەین بۆی کە لەم تەوەرەوە کە دەستەکەین بە قسەکردن و گفتوگۆکردن ئەوە سەکۆیەکی نوێ بێت بۆ بینەران و بیسەرانمان بەشکۆم ئینشاءڵڵا ڕەمەزان بە شێوەیەکی تر بێ ئەم ساڵ قلب خيرات ورمضان عبيد خێر هاتی سپاس بۆش جامعة دكتور أكثر درجة بابتي فكين ما قال جرا بحث كاريجري رمضان السر تاكيا كري روجي بينا زكاة دانا خير وصدقنا نفيجن تراويحا يعني تاك بس أمزاني كا چه اركك السر كومال مروفه هي يعني كومال جه بجشتي بطيبة تجش عالية إسلامي وكا بحثا يعني مجتمعي كريا اتناف هيفا رمضان بيروز دا شكي قال جرا ما تاك بحث كر في جاري دا ام كومال جه بحث كين كا چه اركك السر وچه كاريجري رمضان دويت سر كومال جه ديار بد بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين خوش حالو بختورين لو كاتي بيروزي ككاتي باشيفا سپاس بۆ بەڕێستان ئومێدەکەین ئەو مانگە پیرۆزە بیتەمای بەختەوەری و خۆشی و فەڕەحنایی بۆ مسلمانان بەگشتی
مسلمانانی ئەو هەرێمەش بە تایبەتی دیارە هەدەف لە خواپەرستیەکان هەمووی گۆڕانکاریە ئاشکرایە ڕۆژوو مەدرسەیەکی گەورەیە قوتابخانەیەکی گەورەیە کە مرۆڤەکان دەتوانن بگەنە جائزەیەکی گەورە ئەگەر بێت و توانیان بە تەواوی حەقی ئەو مانگە پیرۆزە بدەن حەقی ئەو مەدرسەیە بدەن قوتابخانەیەکی گەورەی گۆڕانکاریە بۆیە عومەری کوڕ خەتاب کە مانگی ڕەمەزاندا دەیفەرموو مەرحەبەن بمطهر الذنوب یاخۆ بە خێر بێ ئەو مانگەی کە مرۆڤەکان پاک دەکاتەوە لە گوناح و تاوان دیارە ئەو قوتابخانەیەش دوو شێوازی خوێندنی تێدایە خوێندنی بە زۆرەملەیی یعنی ئیجباری و اختیاریش واتە ڕۆژی هەیە فەرضە ئەو ئیجباریە کە مانگی ڕەمەزانە 30 ڕۆژیان 29 ڕۆژە و هەروەها هەندێک ڕۆژی هەیە اختیاریە مرۆڤ ئەتوانی ڕۆژێ سونەتەکان بگری ئەویان اختیاریە ئەو شەهادەیە کە مرۆڤ بەواستەی ئەو قوتابخانەی ئەو دراسەی کە بەدەست دینی بریتیە لە خۆپارێزی تەقوا لۆیە قورئان دەڵێ لەعەلەکم تەتەقون بۆی بگەنە پلەی تەقوا بگەنە پلەی خۆپارێزی لە گوناح و تاوان بە شێوازێکی گشتی و پێغەمبەریش دردیخوای لەسەر بیفەرموویەتی ئەسیام و جونە یعنی ڕۆژی قەڵغانێک کە مرۆڤەکان ئەپارێزی لە ئارەزوەکان بۆیە ئەگە بێت و سەیری ڕۆژی بکەین ڕۆژی گۆڕانکاریەکی تەواو لە ناخ و لە هەستی مرۆڤەکان دروستەکە لە ئاکار و ڕەوشی دروستەکە لەسە ئاستی خێزان لەسە ئاستی کۆمەلگاش گۆڕانکاریەکان دروستەکە لەسە ئاستی ڕۆحی یان ئەگە بێت و سیرکەی ئەو مرۆڤە کە بە ڕۆژی دەبی نهێنیەکی گەورەیە لە مابەینی بەندە و خوای گەورە کەس پێی نازانی لە هۆڵێکی تاریکی لە ماڵەوە بە تەنهای جاری وایە شوانەکە لە چیایە کەس ئاگەیلێنە تەنها خوای گەورە ئاگەیلەیە خۆتوانی شت بخۆبێ کەس هەستیشی پێ بکە بۆیە خوای گەورە لە حەدیسی قودسی ئەفەرمێ ڕۆژی تەنها بۆ منە خۆم پاداشتی پێدەم ئەسەوم لی وانە ئەجزی بهی لەبەر ئەوەی عیبادەتیشی سڕە یعنی خواپەرستیەکی نهێنیە لە بینی عەبد و لە مابینی خوای گەورە یعنی خواپەرستیەکی زۆر دەگمەنە خواپەرستیەکە هەندێک خواپەرستی هەیە کردنە بەڵام ئەوە نەکردنە ئەو خواپەرستیە خۆگرتنەوەیە حتا لە شتە حەلالەکان خۆ دەگریەوە یعنی خواردنەوە نەک ئیلا یعنی مرۆڤی مسلمان سەرڕای ئەوەی کە پێی ئەڵێ نابی حرام بخۆی نابی شتی خراپ ئەنجام بدەی بەڵام لە مانجی ڕەمەزان پێت دەڵێ جاروبار خۆ بگرەوە لە شتە حەلالەکانیش بۆی بتوانە ڕۆحت بەرز بیتەوە دکتۆر ڤیجۆلڤێری مەقسەدۆمە مەبەستەمە ئەوەیە خواردن و بەخواردنەوە دێخوژێ قەتعەکی نەزەڕ و گونەها تاک دێخوژێ قەتعەکی ئەزمانێ خو دێ ڕاوەستینی هەر تشتێکی سەر تاکی یا دیارە لەسەر دیار بێت ئەف کابرایە پرۆژیە بەسەر کۆمەڵگەهی چاواتیە بەحەزکردن یعنی کۆمەکە مرۆڤان نە تاک لەسەر کۆمەڵگە ئەگە بێت و سیرکەین هەر کۆمەڵگەیەک بە تایبەتەوە باسی کۆمەڵگەی مسلمانان دەکەین کە کۆمەڵگەی مسلمانان بە ڕۆژیبی ئەکید ئەو کۆمەڵگایە دوور دەبی لە خراپەکاری لە تاوان یعنی دەراسەکراوە مانجی ڕەمەزان لە نێو مسلمانان ڕێژەی تاوان زۆر کەمترە لە مانگەکان دیکە لەبەرەوەی مسلمان دائیمان هەست دەکا کە خوای گەورە مراقەبەی دەکا یعنی جاروبار دەبینن تاوان هەیە بەڵام ئەوانە لە فەلسەفە و نهێنی مانجی ڕەمەزان حاڵی نەبووینە ئەوەی کە بزانی ئەو مانگە چەند گەورەیە ئەکی تاوان ناکە گوناح ناکە ئەنێگە بێت و سیرکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی کە مانجی ڕەمەزان داهات شەیطانەکان زنجیرەکرێن دەرگاکانی بەهەشت هەمووی دەکرێنەوە دەرگاکانی دۆزەخ هەمووی قەپاتەکرێ بەو مانایی کەشێکی زۆر گونجاو بۆ کۆمەلگا دروستەبی کە تاوان نەکا کێشە و گیر و گرفتەکان لە نێوان خێزاندا کەم دەبیتەوە بۆیە یعنی حتا ئەگە بێت و کە مرۆڤ دەژیتن لەگە منداڵ و خێزان و ئەوانە هەر کێشەیەکی هەبیتن پێغەمبەر پێی دەفەرمێ ئەگە کێشەیەکت هەبوو بڵێ من بە ڕۆژوم نەک لەگەڵ خێزان لەگە دەوروبەر و کۆمەلگاش بەگشتی یعنی حەقە ڕۆژی ئەومان فێر بکە کە چۆن سەبر و تەحەمولمان هەبی لە کاتی کێشەکان ئایا بۆ نمونە کەسێک کە لە مانجی ڕەمەزان بە ڕۆژیە کە تووشی خوانەخواستە تووشی حادیسەیەکی سیارەی دەبی ئایا داخوا ڕەتفعلی چۆنە بەرامبەر کەسی بەرامبەری چۆنە ئەمە زۆر جار حاڵەتی وا دەبینین خۆ تووڕەکردن و لێدان و یعنی کەسی شتەکەش
بە ئەنقەس نییە. ئایا داخۆ ڕۆژی توانیتی لەو حاڵەتەیدا ئەو کەسە زەبت بکایان خۆی زەبت بکە نەفسی خۆی. لۆی ڕۆژی مرۆڤەکان لە ڕووی نەفسەوە زەبت ئەکا، لە ڕووی ئارەزوەوە زەبتی ئەکا، لە ڕووی سکەوە زەبتی ئەکا. ڕۆژی هەر ئەوە نییە مرۆڤەکان خۆ بگرنەوە لە خواردن و خواردنەوە. ئەساسی ڕۆژی ئەوەیە کە مرۆڤ هەموو ئەندامەکانی بە ڕۆژی من سار وەختی سار. ئەمە بۆ هەندەیە ئەگە بێت و سیر بکەن دراسە علمیەکان هەمووی ئەوەی دەسەلمێنن عادەتەکان عادەتی مرۆڤ، یعنی کەسێک عادەتی وایە کە جگارە چێژی نێرگەلەی ئەخوا گەنجەک ئەو عاتانە لە ماوەی 3 هەفتە 21 ڕۆژ ئەتوانی ئەو عاتەی بگۆڕی بە شێوازی تەدەڕوج ئەتوانی کە بۆ 4 هەفتە عاتەکە بە تەواوی دەگۆڕی دەبیتە خوو. بۆیە ئەو مانگە 4 هەفتەیە یان 30 ڕۆژە بۆ هەندەیە کە ئەو عادەتە خراپانەی کە مرۆڤ هەیەی بتانی گۆڕانکاریان بەسەردا بکە. کەسێک کە جگارە چێشە کە مەشروب دەخواتەوە کە نێرگەلەی دەکێشی ئەتوانی لە ماوەی ئەوەندە ماوەی کە لە ڕەمەزاندا هەیە خۆی بگریتەوە زۆر بە ئاسان ئەتوان لە مانجە ڕەمەزان واز بینی. واتە مەدرسەیەکە بۆ ئەوەی مرۆڤەکان بتوانن ئیرادیان بەهێزبی گرنگە، ینی یەک لە فەلسەفەی ڕۆژی ئەوەیە بەهێزکردنی ویستی مرۆڤەکانە، بەهێزکردنی ویستی مرۆڤەکانە کەمە زۆر پێویستیمان بەوە هەیە کە مرۆڤ بتوانێت چۆن کۆنتترۆلی ئارەزووی تووڕەبوون بکات. تووڕەبوون چونکە زۆربەی هەرە زۆری کێشەی گەلان بریتیە لە تووڕەبوون. یعنی پێغەمبەر دردی خوای لەسەر فەرمووی ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. کەسی بەهێز و بەتوانە ئەوەی نییە لە کاتی مساڕعەدا بتوانی بباتەوە، ئەو کەسە بەهێز و بەتوانە لە کاتی تووڕەبوون بتوانی خۆی کۆنتترۆل بکە. ئەو بەهێزە ئەگە خۆی کۆنتترۆل کرد جوین نادا، ئەگە خۆی کۆنتترۆل کرد خێزانی خۆی تەلاق نادا، ئەگە خۆی کۆنتترۆل کرد کەس ناکوژی، کەس ئازار نادا. بەڵام ئەگەر خۆی کۆنتترۆل نەکرد وەکو پیاوەکە هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی ئامۆژگارم بکە فەرمووی تووڕەمە بە چەند جار دووبارەی کردو هەفەرمووی تووڕەمە بە چونکە تووڕەبوون ئاسەواری خراپی گەلە زۆرە. ئەو هەموو کێشانەی کە هەیە کەم ئێستا ڕۆژانە گوێمان لێ دەبی ئەو کەسە خۆی کوشت و ئەو کەسە کوژرا ئەوە نازامچە هەموو نەتیجەی تووڕەبوونە، هەموو نەتیجەی ئەوەیە کە مرۆڤ ناتوانانی نەفسی خۆی زەبت بکە. بۆیە ڕەمەزان ئاوا زەبتت ئەکا کۆنتترۆلت ئەکا پێت ئەڵێ ئەگەر کەسێک جوینی پێدای شەڕ لەگەڵ کردی هێرشی کردێ سار وەبیرت بی کە ئەتوو بە ڕۆژی بڵێ ئینی صائم ئینی صائم. بۆیە لە ڕووی چاکسازی کۆمەڵگەدا ڕۆژی فێرە هەمە هەنجیمانەکە زۆر گرنگە، یانە تو لە ڕەمەزان بەس لۆ خۆت ناژی، حتا دەوڵەمەندەکانش با بە ڕۆژی بن، ئەوانەی کە خوا پێیداون بە ڕۆژی بن بۆی کە هەژارانن بیر بێتەوە کەوانە ساروەختی ساڵ ئەوان بە ڕۆژینە هیچیان نییە بخۆن. یوسف عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام کە خەزێنەی مسر لە بەدەستی بووە دایم بە ڕۆژی دەبوو، پێیان دەوت بۆ بە ڕۆژی دەبێت تۆ خەزێنەی مسر لە بەردەستە ئەیوت ئەخاف ئەن ئەشبع فەئەنسە الجایع، ئەمن ئەترسم تێر بم لۆی برسیەکان بیر بکەم. یعنی هەستەکەی خەڵکە کێ بەردەوام تێرە قەت بە ڕۆژی نەبووە قەت برسێتی نەبینێ لۆی نازانی هەژار حاڵی چۆنە. باشە مامۆستاکاتە لێرە ئەو ئەرکەی ڕۆژوو کە ئەیخاتە سەر کۆمەڵگە بۆمان دەرەکەوێت کە یەکێک لە گرنگترینەکانی ئەوەیە دەوڵەمەند هەست بە فەقیر بکات لە ڕێی پێدانی زەکات و سەدەقە و ئەوەی کە لەسەری واجب کراوە. واتە ترێ دانە کۆ ئەبێتەوە بە تەنیشتی یەکەوە بێ بە بۆڵە ترەیەک بۆی کە سەمەرەیەکی جوان هەبێت یەکترێ قەت دەرناکەوێت جوانیەکە ئیلا بە بۆڵی نەبێت. کاتە لێرە گرنگی زەکاتمان بۆ دەرەخات ڕەمەزان لە کۆمەڵگەیە تەنها ئەوەیە عادەتەن یعنی زەکات ڕوکنێکی ترە، بەڵام بۆ تە عادەت کە لە مانجی ڕەمەزان زەکات زیاتر ئەدرێ. واتە مانجی ڕەمەزان هەم مانجی بە ڕۆژی بوونە، مانجی تاعەتە، مانجی خواپەرستی، لە هەمان کاتدا مانجی دەستگرتنی فەقیر و هەژارانە، هەم بە زەکات هەم بە سەدەقا. بۆیە ئەو مانگە یعنی ئەگەر فەلسەفەی زەکات جێبەجێ بکرێ بە شێوازێکی دادپەروەرانە لە کۆمەڵگەی مسلمانان، یعنی یەقین بە کە هیچ فەقیر و هەژار لە کۆمەڵگەی مسلمانان نامی. یعنی ڕێخستنێک ئەکات لە مانگە لە بینی فەقیر و هەژارە، لە بینی دەوڵەمەند و هەژار، لە مابینی دەوڵەمەند و لە مابینی هەژار. یعنی خۆشەویستیەکەش دروستە بی لە مابینی ئەو کەسەی کە فەقیرە ئەو کەسەی کە دەوڵەمەندە. یعنی خۆی دینتە ئاستیەوە
پێی دەڵێ من ئەو ماڵی خوایە حەز دەکەم لێم وەرگری یعنی خۆی ئەو دەوڵەمەندە خۆدین تۆ ئاستی ئەو فەقیر و هەژارەی لەگەڵ ئەوەشدا یعنی حەقە نازام یعنی دەوڵەمەند حەقە یعنی بەخۆی مەمنون بی کە کەسێک هەژارە ئەو پارەی کە خوای گەورە ئەمانەتێکە لایودانە لێ وەرگری حەقە یعنی مەمنون بی سوپاسی بکە نەک منەتی لەسەر بکایان بە منەت پێی بدە ئەو پارێکە هەیە یعنی گرنگە لە وڵاتی ئێمە دەستگایەکی زەکات هەبیتن دەوڵەت سەرپەرشتی لەسەر بکە لۆی ئەو زەکاتە بە شێوازێکی دادپەروەرانە بگاتە دەستی ئەو هەموو خەڵکەی یعنی زۆر شێوازێکی زۆر بە فەوزەوی زەکات دابەشەکرێ لە وڵاتی ئێمە لە بابەتێکی ترە بەرنامەیەکی تایبەتدا بەس الفێرێ پرسگرێک ئەوەیە دەوڵەمەندی هدی هۆش هەژاری هەبێت دی ئۆری کۆریەوەی کە ڕەمەزانە پیرۆزدا کۆمەڵگە دەبتە کۆمەڵگەهەکە پاقش یا بێدەنگ یا ڕێکوپێک هەی یەکسەر ڕۆژە جەژنێ دێڤەگەرتەوە ئەو کۆمەڵگەەوە بەری ڕەمەزانێ ئەگەر هۆسە بتمە چ قازانش ڕەمەزانێ کرد ڕەمەزانە چ کاریگەرێک سەر کۆمەڵگەیە کرد ئەمە کێشە ئەوەیە ئەمە زۆر گرنگە ئیسلام زۆر بایەخ ئەدا بە بەنهێنیەکانی خواپەرستی یعنی فەلسەفەی خواپەرستەکان زۆر گرنگە یعنی خودی حرەکەکە جوولەکە زۆر گرنگ نییە یعنی حتا لە نوێژیش خۆی جوولەکە زۆر گرنگ نییە ئەو نوێژە گرنگە کە مرۆڤەکان لە خراپەی بجێڕیتەوە ئینە سەڵاتە تەنها عن الفەحشا والمونکەر ئەو ڕۆژە گرنگە کە مرۆڤەکان بەرەو تەقوا هەنگاو پێ بنێ لعلکم تتقون ئەوانە زۆر گرنگن کە کاریگەری لەسەر ناخی مرۆڤەکان بکە ئەو تاعات و خواپەرستیە ئەگەنە تەنها هەیکەل مادە زۆر گرنگ نییە لۆی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هەندێک کەس ممکنە پێی وابێتن ڕۆژی تعزیبە بۆ نەفس بۆ ڕۆح بۆ جەستەی خۆت بەڵام ئەفەرمێ ئەگەر ڕۆژیەک مرۆڤەکان نەژێڕیتەوە لە خراپە و لە گفتاری خراپ خی گەورە ئیشی بۆی نیە ئەو مرۆڤی تعزیب بدا بەهۆی خۆگرتنەوە لە خواردنەوە چکەمە زۆرە تعزیبێکە هەتا حدێک بەڵام لە هەندێکەوە مرۆڤە ڕۆحی بەرز بیتەوە لە هەندێکە زمانی پارە و زمانی بجێڕیتەوە ئەندامەکانی هەمووی بەڕۆژی مە بەستم ئەvێ دکتۆر ئاساییە هۆسا ئینسان وسایەتی دەستکردن ئینسانە نسیانی هاتی تشتاش بیر کرد ڕەمەزانە دێ هۆسا بێتختە ڕەمەزان خلاص بیدێ زڤەگەرتەوە سەر سروشتێ خۆ کەسێکی هەر تشتێک لە دەفی ئاسایی بێت حتى ناف کۆمەڵگەیش دەمە بەستم ئەوە یعنی خودی تعالی هۆسال مرۆڤی ناگرێت ئەگەر مرۆڤی هۆسا بێت یعنی بە گوناه حساب نییە بۆ نمونە لە ڕەمەزان کۆمەڵگەوەچی باسم کرد کۆمەڵگەیەکی زۆر لەسەر خووە کۆمەڵگەیەکی باشە کۆمەڵگەیەکی خاوێنە هاوکاری یەک دیەکەن لە ئەوەیە گوناحمان هەمووی ڕەش بکرێتەوە بەڵام دوای ڕەمەزان ئەگەڕێنەوە سەر وەزع ئاسیەکەی خۆمان کە هەر یەک و خەریکی ژیانی خۆی بی هەر یەکە خەریکی کەسابەتی خۆی بی هەر یەکە و خەریکی خۆی بی لەناو عایلەی خۆی ئەمە ئامانج نییە لە ڕۆژی و لە ڕەمەزان کە مرۆڤەکان بچتەوە سەر پێشی ڕەمەزان ئەوە نیشانەیە کە ئەو ڕەمەزانی لێ قبول نەبووە ئەمە بەستم ئەوە یعنی قبول ناکرێ ئەمە هەر ئەوەیە واجبەکەی لەسەر ڕۆیشتووە ئەگەنا ئاسەواری ئەو ڕۆژەی جێنهێشتووە لەسەر نەفسی خۆی و لەسەر کۆمەڵگە و دەوروبەر و خێزانی بۆیە ئەمە دائیمەن لە ڕەمەزان لە کۆتاییەکەی باسی دەکەین سەقامگیری ئەو مرۆڤە بتوان ئیستیقامەی هەبی لەسەر ئەوەی کە کردوتی لە مانجە ڕەمەزان مەبەست ئەوە نییە یعنی ئەوەی کە کردوتە لە ڕەمەزان ئەوە تقریبی زەحمەتە بتوانێت دەق و دەق ئەوەی پاش ڕەمەزان جێبەجێ بکەی بەڵام کەسێک کە بە ڕۆژیە لە مانجە ڕەمەزان بتوانین ڕۆژە سونەتەکان دەمدەمە بگریەوە دووشەمەوە پێنجشەمە یا مەثەلەن ئەو کەسە فێرە بەخشین بیتن لە مانجە ڕەمەزان وازێن لە بەخشین هەر سندە با بە ڕێژەی ڕەمەزانیش نەبی ئەمەیە یعنی کاریگەری هەبیتن لەسەر ناخی ئەو مرۆڤەی جا کەم و زۆر کێشەک نییە بزەبێت و ڕەمەزان بی مامۆستا ئینسان لە خەڵق و خوڵق پێکات و خەڵق شێوەی دەرەوەمان و خوڵقیش ناوەوە وخۆی گەورەشە فەرمێت وەلەقەد خەلەقنا الئینسان من ئەحسن تەقویم مەبەستی لە ڕووکەشەکەیە کە خۆی دروستمانی کردووە لە ناوە سیستەمێکی جوان لە دەمارەکان دڵ هەموو شتەکان وەکو میکانیزمی خۆی ئەڕوا بەڕێوە بەو شێوەیە باسمانەکەڵە بە جوانی دروستم کردوون و خوڵقەکەی بۆ خۆمان بەجێهێشتووە کە لە ڕەمەزانە دروستیکەین خۆمان ئەو خوڵقە دروست بکەین لە خۆمانە خۆمان ڕێک بخەینەوە خۆمان تەنزیم بکەین خۆمان ئەو میکانیزمە دابنین ڕەمەزان بۆ ئەوەیە بۆ تاکە کەسی لە بنیادی تاکە کەسی لە ڕەمەزان ڕەمەزان لە بنیاتی تاکە کەسی ئەوەیە کە ئەو مرۆڤە لە ڕووی ڕۆحیەوە بەرزبی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرزبی
لە ڕووی ئەخلاقیەوە بەرزبی حتا لە ڕووی سەحی و تەندروستیشەوە ئەو مرۆڤە لاشەی تەندروستەبی بەهۆی ڕۆژیەوە لە ڕووی عقلەوە زانایان دەڵێن زۆر خواردن دەبیتە هۆی لە دەستدانی زیرەکی دەبیتە هۆی جمودی عقل چونکە کە مرۆڤ زۆر دەخوا دەڵێ خوێن زیاتر لە مێشک خەریک دەبی بە معیدە بۆیە تەرکیز کەم دەبیتن ئەو مرۆڤە خاو دەبیتەوە زیاتر دەخەوی تەرکیزی مرۆڤ بەهۆی ڕۆژیەوە زیادەبی عقل بەهێزەبی خوای گەورەوەی کردی ئەو ڕۆژیان نەوعە هاوسەنجیەک لە مابینی ڕۆح و جەستا هەیە پێت ئەڵێ لە بەیانیەوە تا ئێوارە خۆت بگرەوە لە خواردن لە خواردنەوە لۆی ڕۆحت بەرز بیتەوە بەڵام پێت ناڵێ بەردەوام 2 ڕۆژ 3 ڕۆژ لەسەرێک بە ڕۆژی بە ئێوارە دەتوانە خواردن بخۆی بۆیە پێغمبەر فەرمووی دردی خوای لەسەر بی للصائمی فەرحەتان 2 خۆشی هەیە ئەو کەسێک کە ڕۆژوانە لەو کاتێک کە ڕۆژەکەی دەشکێنی لە ڕۆژی قیامەتی زۆر دڵی پێخۆشە بۆیە پێغمبەر صلی الله علیه و سلم ئەی فەرموو ئێوە ناتوانن 2 ڕۆژ 3 ڕۆژ لەسەرێک بە ڕۆژی بن بەڵام بەخۆشی بە ڕۆژی دەبوو یان و فەرموو بۆ وا دەکەی فەرمی ئێوە ناتوانن بەڵام من لای خوای خۆم خواردن و خواردنەوەم بۆ دێ بەڵام وەکو ڕەحمەت بۆ ئێوە ئێوە ناتوانەوە بکەن ئەم بەگەرنەوە ناو کۆمەڵگەهێدا بەشێک گرنگی کۆمەڵگەی خێزانە خێزان وەختی پێکات خێزان گەل خێزانادی دێ پەیوەندی دروست کرد و دی کۆمەڵگە دێ کۆمەڵگەیەکە ڕێک و پێک بن پێغمبەر صلی الله علیه و سلم ڕەمەزانەدا گەل خێزانێت خو گەل هەڤژینێت خو گەل زارۆکێت خو چاوە بێت تایبەتیژ ڕەمەزان چاوە دەرباسکردینە چی گەلە جاران و کان بینی کابرا مثلا یە ڕۆژیە مەغرب دەبێشتە خێزان و خو ئەسنای ماماڵە زێش دەربەشی بێخون بۆ نمونە یانژی بەشەکێک گێمیێت نافماڵەدا پەیوەندیاوی یا پێستنینەت گەل ماڵاوی بخۆی یعنی ڕەمەزان خۆشەکەی لەوەیدا خێزان بەیەکەوە لە سەیەک سفرە کۆ دەبیتەوە هەم لە پاشیوان هەم لە ئێواران گرنگە بەیەکەوە دابنیشن يعني حتى فرموديك هي إن الله وملائكته لا يصلون على المتسحرين يعني خواو فريشتكان صلوات ورحمة الرجل لساو كسانيك باشيف بيك ودكنوا يعني أو خزانيك باشيف بيك ودكاتوا خواو فريشتكان رحمة الرجل بسريان كما زور گرنگا پێغەمبەرش درودی خوای لەسەر بی لە ڕەمەزاندا زۆر خۆیماندی ئەکردو حتا لە خێزانەکانی خۆی دوور ئەکەوتەوە حتا خێزانەکانی خۆی هەڵەستاندەوە لە دەشەوەکانی کۆتادا ئەی فەرموو ئێوەش بەشدار بن لە شەو نوێژ لە خواپەرستی مە زۆر گرنگە و مای ئەوەیە کە پێویستە ئەو کەسەی کە سەرپەرشتی خێزان دەکا ئاگەی لە خواپەرستی ماڵەوە بی کە بزانە ئەو خێزانە ئەو مناڵە چەند ئاگەی لە خوای خۆی هەیە چەند ئاگەی لە تاعات و خواپەرستی هەیە پاشانیش ئەو مانگە لە ڕووی خێزانیەوە پێتەڵێ گرنگە کە ئێمە لە یەکدی ببورین لەو مانگەدا چونکە مە شەوەکمان هەیە شەوی قەدر شەوی عەفوە ذکرێک هەیە لەوێن دەرپێت ئەڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني واتە ئەو عەفوە خۆی لە لۆ خەڵکی دەرەوە نیە لۆ ناو خێزانیشە بۆیە ئینسان دەبی لێبوردەبی لە ماڵەوە لێبوردە نەبی لە ماڵەوە فایدەی نییە بۆ دەرەوەی وهەیە لە دەرێ زۆر عەفوە زۆر نەرمونیانە بەڵام لە ماڵەوە زۆر طەبع و سروشتی توندە لەگە ماڵ و منداڵی خۆی ڕەمەزانەوەی فێرت ئەکە کە چۆن ئەتوو بتوانێت ئستەلا ڕەحم جێبەجێ بکەی بتوانە ئەو هاوسەنجێ ڕەچاو بکەی يعني من فطر صائما فله مثل أجر الصائم يعني أوش هل روي كوملايتي لروي إصلاحي كوملقايا كسك بتواني فتار بكسك بكاتو كروجوانا خيري روجوانا كي بودا نسري لخيري كم بكاتوا أما لاني كوملايتي لاني هما هنجي يعني زور خوش زاروي دبينين فتاري ايواران بو مجموعة قتابيك لقسم داخلك سازكري اما دولمند با كاري وابك لرمضان با دولمند كان هما هنگ بن بيكوا بروجي آوا گورا خيرات بسر فقير و هجاران زيبت زيبكان بسر قتابيان زيبت زيبكان بس او كساني كيتيم يانديك يتيم زيبت زيبكان بقرين برستار بكان باش مامۆستا دکتۆر ڕاتب نابلسی زانایەکی زۆر گەورەیە و وتارەکانی بە بەردەوام خەڵی گوێی لێ ئەگرێت یەکێکە لەوانەیە کە ئەڵێت لە مانگی ڕەمەزانە ئەوەندە تالبی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان نیم کە تێکەڵاو ببن خزم و کەس و کار بێت و بڕوات لەلایەکی ترەوە دینی ئیسلامەڵێت ئەو تا ئێوە بە یەکەوە تێکەڵاو بن لەگەڵ یەکە بە شەرتێ زانایەکیشی زۆر ینی چۆنەڵێت وەکو مەرجەعێکیش چاوی لێ ئەکرێت هەندێک جار
بەڵام دژی ئەوەیە ئەڵێت لەو کاتە غیبە و نەمیمە وانە دروستە بێت زیاتر هەڵ بدەن پەیوەندی کۆمەڵاتەکان کەمترکەنەوە بەڵام فتاری کەسانی تر بدەن لە دەرەوە کێن ئەو کەسانی کە بتوانن فتاریان بدەن و بەربانگ بۆ ئەوانە ببرێت لە جارێکە لە ماڵەوە کۆ ببنەوە بخۆی ڕەمەزان یەکەم ڕاستە ینی ڕەمەزان بۆ ئەوەیەکێ مرۆڤ یەکەمین جار بتوانی خۆی بگۆڕی یعنی ئیسلاحی نەفسی خۆی بکە ئەوجا دەوروبەری یعنی ئیوا هەیە بەس خەریکی خەڵکە ئاگای لە خۆی نییە ڕەمەزان خۆ بۆ میش هاتووە بۆ توش هاتووە ئیوا هەیە بەس خەریکی دەوروبەرە خەریکی کاری باشەیە بەڵام ئاگای لە ئیسلاحی نەفسی خۆی نییە دەبێت یەکەمین جار خۆت ئیسلاحکەی ئەوجا دەوروبەر ئەمە بابەتی فتار و ئەمانە یعنی پێغەمبەر درودی خوای لەسەربی باسی ڕۆژوانی کردێ بەگشتی یعنی ئەتو ئەگە بێت و فتار بۆ ڕۆژوانێک بکەیەوە ئامادە بکەی بەربانجی بۆ ئامادە بکەی حتا گە دەوڵەمەندیش بێ و خێرت بۆ دەنووسرێ سەرڕایەگە بێت و فەقیر بی هەژار بی هیچی نەبیتن ئەوە خێری مضاعف ئەکەیت ئەمە گرنگە لە ڕەمەزاندا خێر و بێر یعنی دووبارە دەبیتەوە یعنی ئەگە خێر بەدەیانبی زیاتر دەڕۆ لەوەندەی بۆیە زۆریش گرنگە لە ڕەمەزاندا هەتا ئەوەندە ئەو فرسەتە ماوە ئەندەم ماوە دەوڵەمەندان بتوانن ئەوەی کە هەیەە نەکی لە دەوڵەمەندان زۆر جاری وایە خەڵکەکە ینی حاڵەتی مامناوەندی شابینە دەستی فەقیر و هەژاران دەگری ینی بڕایەتەبی خەڵکی مامناوەند هەستەکەی لە چینی دەوڵەمەندەکەی باشتر لە ڕووی بەخشینەوە ینی جاروێ کەسەکە هەر نەک مامناوەندە لە خوار مامناوەندی شاوجا دەبەخشی بە گوێرەی توانای خۆی چکە دەزانی پێغەمبەر فەرموویەتی تەقی ناڕۆ لە بشقی تەمڕە یعنی خۆ لە ئاگری دۆزەق بپارێزەکە بێت و بە کەرتە خورمایەکەش بیتن ئەگەر ئەو هەما هەنجی هەبی لە نێوان هەموو چینەکانداکەیت تێدەگەین لە فەلسفەی ڕۆژوو دکتۆر هەمی گۆڤە وەختێ بۆ نمونە زەڵامی دوێت خۆنێکی بکراتیان خۆنێکی بشتە خۆنێکی دی حتا کرێژی بەدی هەوڵ دەت بچتە دەف ینی گەڕەکێکی جیرانێکی مرۆڤێت محتەرەم بن مرۆڤێت بێدەنگ بن مرۆڤێش خودێت تەرز بن بێ پرزگرێک و ئاڵۆزی بن بێ مشکلە بن بەس هەمان دەمدە دەساکی بوو نمونە هەیوا دێچێت ئێکودو نابینن جیران سڵاوی ئێکودو ناکەن هاش ئێکودو نینە پێغەمبەر سڵاوت خودە سەر بن تایبەتیت هەیوا ڕەمەزانە پیرۆز داد گەل جیرانێت خۆی چاویە چ مسلمان بن چژی غیرە مسلمان بن یعنی پێغەمبەر صلى الله عليه وسلم يعني ئەوەندەی خۆماندی کردێ لە مانجی ڕەمەزان لە غێری مانجی ڕەمەزان ئەوەندەی خۆماندی نەکردیە لە ڕووی خواپەرستیەوە جا خواپەرستی بەمانە گشتێکی هەر ئەوە نیە تۆ نوێژ بکەی ڕۆژی بگرە هەرەوە سیلە ڕەحم دەستگرتنی فەقیر و هەژاران ئەوەشیان هەر عیبات و خواپەرستیە بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەربی كان أجود الناس لهم كالسخي تربوا زور جاري وهي هيتي لبردست نبوا فرميت أي بلال قرزكا عندك بارمان بو قرزكا أو زلو يبدين فقير وهجاران قد هجاري ردنا كردوا بهيت شيء وكان أجود ما يكون في رمضان يعني زيادة لما نجي رمضان أقل فقير وهجاران بوا وكوبايك باتسن بهيزة أجبلي فقير وهجارة دكتور بله قال جيرانه چونكي كا هكا جيرانه تي نخوش بد چه ژیانینە چونکی توێ ماڵێدا ئەو ژیانە تەیە وەختێ توت ماڵە خۆکەش جیرانە تەیە خوش بت بلا خانیەوە بلا نزانم چار دیوار تنێ بن خۆشترین ژیان تەیە هەی پەیوەندیات ناوبەیرە جیرانەدا تایبەتیژیت ئیسلامێدا چاوەتیە بەحەزکردن شاڵی پێغەمبەری بە سڵاوەت خسەر بن چاوەتیە بەحەزکردن جیران گەل جیرانیە چاوە بە چاوە ئاگاژە هەبێت حتا تایبەتیژ ئەم وی سەردەمی و سەردەمی کۆڕۆنایە بەحەز بکەین فعلا يعني أما ما بسمانە ئەو خواپەرستە ڕنگدانەوەی هەبی لەسەر پەیوەندیەکانمان پەیوەندی خێزان و پەیوەندی دەوروبەر و جیران و دراوسێ و ئەمانە یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمی ئەو کەسە ئیماندار نییە کە بە شەو بە تێری دەخەوی جیرانەکەی لە برسان خەوی لە ناکەوی ئەمە مؤمن نییە فەرمووی ئەمە ئیماندار نییە ئێمە لە ڕووی پراکتیکەوە ئاواین زۆر بەمان بە تێری دەخەوین و دەزانین هاوڕێکەمان جیرانەکەمان پێویستە و ئاگاشمان لێ نیە یعنی بزانین دیارە خەلەل لە ئیمان هەیە ئەو ئیمانە خۆی ئیمان دەبی محرک بی لە بۆ عەمەلی صالح ئیمان دەبی جولەی بە مرۆڤەکان بکە لە بۆ عەمەلی صالح لۆی قورئان بەردەوام دەڵێ ئیمان و عەمەلی صالح والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات لو باس إيمان دەکات چونکە ئەگە ئیمان بەهێز بوو ئەگە ئیمان لەنێو دڵ و دەروون چەسپا وا دەکا کە حرەکەی بەتوو بکە کاری باش بکەیت ئاگە لە جیران بی ئاگە لە دووروبەر بی ئاگە لەو کەسانە بکە داوای باشە چاکەیەکت لێ دەکەن یعنی
زانایان دەڵێن ئەگە بێت و کەسێک پێویست بوو واجبە یارمەتی بدەیت دەوڵەمەند واجبە یعنی نەکی لە بە زەکات یعنی دەوڵەمەند ئێوە دەزانێت زەکات تەواو یعنی خێر تەواو إن في المال حقا سوى الزكاة يعني فرميتي بيغمر صلى الله عليه وسلم لنا مال وساماني دەوڵەمەندان غير زكاتش حقيتك هي كصدقة زۆر گرنگە يعني ڕەمەزان ڕۆی دەوڵەمەند زەکاتەکەی خۆی دەدا ئاگای لە فەقیر و هەژار نامینی بۆ دەزانێت زەکاتیدا تەواو گرنجەکە لە صدقەیە صدقة تدفع البلاء تزيد في العمر يعني صدقة خاصة الصدقة أجابيته السر بزور جرينجا وبرستيا صدقي السر تطفئ غضب الرب دكتور يعني دكتور دف من أفيو جرينجا أصلا ظنم ديس أو بابتي باسكم هس بيدا كان باباتي قسم كذي بيلوي والله ما كان نادر بيغمر صلى الله عليه وسلم دراستي شيء زولا كيه بوا هەموو کاتێک پیسای فڕێدا بەر پێش دەرکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام پێغەمبەر بەو ڕەوشتە جوانەی کە هەیە تەعاملی لەگەڵ ئەو جوولە کەشی کردیە کابرا هەیە ئێستا موسڵمانە دراوسێ کەشی موسڵمانە دەڵێ وڵڵاهی ناچم سەلامی لێ بکەم چونکە نایەتە نوێژێ بۆ نمونە یان وڵڵاهی چونکە کچی ئەو هەیە سەلامی لێ ناکەم لێی نزیک نابمەوە ئەوە ڕەوشتی موسڵمانە یان ئەوە غەڵەتە ئەوە زۆر غەڵەتە يعني دراوسي هر دراوسي أجابيته حتى بباورج بي حقي دراوسيتي لسرتو هي وجا مسلمان بحق مسلمانتي هي وأجابيته خزم بسي حقي هي بلام لبروي دراوسي لبروي إنسانة لبروي مروفا إمام علي نيفر مخلق دو زورا يان وكوتوا لا خلق دا يان أو تاني آيني وكوتوا يعني أما زور باسي بيك وجانا كري باسي أو يعني ولو لولاتي إما يعني شيء بيكوجيان نية يعني بلام جاري واهية فعلا أو تصورانهن كأو تصوران أكيد يعني مسلماني حقيقي وراستقينا بوزوري بير بكاته ولا لدراوسي ولا دور بري أجابيته هاليش يبون يعني نوجنكا يعني وكباسد كركتكي بوشي وينابي مسلام اللي بكم نخير شتوانية أو لا حقيقته لا أصل دين حالنا بوكسا أكيد كاتا رمضان بو أوش أجرته وكا ئەمە بتوانین لەناو کۆمەڵگە ئاشتەواییەک دروست بێ هەمووی لەو کاتەیە دڵەکان میهرەبانترێکن خەڵک نەرمترە لەگەڵ یەکتریە لێبوردن زیاترە لە یەکتری لەگەڵ یەکتری ئەتوانێت ڕەمەزان سیلەی ڕەحم نەک لە بینی کەسەکان لە نێوان کۆمەڵگە بەقوات و بەهێز کاتەوە بەڵێ فعلا يعني ڕەمەزان دەبی ئەو علاقەیە ئەو پەیوەندی دروست کە لە نێوان سینەکانی کۆمەڵگەی بە شێوازێکی گشتی لە نێوان مسلمانان بە شێوازێکی تایبەتی چونکە ئەو ڕەبتەیە توێستە مەثەن لە مزگەوت زیاتر مسلمانان هەماهەنجان هەیە ئەمە گرنگە ئەو ڕەبتەیە کە مزە لەناو مسلمانان دروستکەین ئەمە کێشە یعنی چونکە ئێستا ئەو کێشانێک کە هەن زیاتر لە نێوان چینی مسلمانانن یعنی خۆ ئەمە ئێستا مسلمان لەگەڵ مەسیحیەک هیچ کێشەیەکی نییە ئەو گیر و گرفتانەی کە هان ئەو کێشانەی کە هان ئەو شەڕ و ئاژاوی کە هەیە هە لە نێو خۆمانە بۆ ئێمە گرنگە ڕۆژیەوەمان فێر بکە کە بەسە تاکەی ڕۆژی خوي بيالن مانج رمضان شهر الصبر يعني مانجي آرامية دبي فير آرامي ما بك أجا فير آرامي نكردين معنى ما هيتس مان بهيتس نكرديا لويا رمضان دلن كلمة حتى كلمة رمضان لتهاتيا أرن لرمضا يعني شدة الحر يعني أو بري جرمي يعني دبي رمضان أو أقولنا حكان من بستيني أو باك مان كاتوا أو درس مان كبو مان كاتا مروفي كي زياواز لو يكلبش رمضان بوينا ولقل أوجاني هستكين يعني مسلمانان بعام لمانج رمضان قران كاريك هس بيدك است أو كشيك لرمضان هي كشيك جوازة وميدكين أو جوازيا يعني الرنگ بداته ولا سر آكار وروشت ما هرچند باسیشمان لەوە کرد بەڵام مەسەلە کێشە نیە مامۆستا باسی لەوە کردی مەژنیە کێشە بێ خۆمە لەگەڵ کەسێکی مەسیحی کێشەمان نیە یان کەسێکی غێری موسڵمان کێشەمان نییە بەڵام هەر لەگەڵ خودی خۆشماناڵی تۆراوین جاران نازام ئەگەر بەبیرت بێ کاکشبان تۆ یان مامۆستا بەربانگ چیمان دروستە کرد کاساوسەمان بۆ یەکتری ئەبێ ئێستا و کاساوسایان نەماوە خەڵک نازانم تر هۆکار بۆ ئەوە گەڕێتەوە نای خوات ئەوشتانە نەماوە شتان نەماوە چی بکەین لە ڕەمەزانان ئەم شتانە دووبارە بێتەوە بەمەرجێ ئێستا دووریش نین لە یەک لە ناو یەک ئاپارتمان ئەژین لە ناو یەک شوقین بە ئەم دراوسێ بەرامبەرەکەی ناناسێت نازانێت تەنیشتی کێی لێ چجای ئەوەی کە کاساوسای بۆ بات فعلا يعني لبر او  هي استاكا اكيد يعني مجتمع قرانكاري بسرداهاتيه
بەڵام ئێستاش ینی دەبینێ ینی لەو مەحلانێکەوە هەندێک ملینە یان لە گوندەکان لە منطقی عشایری ئەو هەماهەنگی هەزیاتر هەیە لە شارەکان کەمتر هەستی پێ دەکرێت ینی حەق ئەو هەماهەنگیە ئەو شی و گۆڕینەوە کە پێشتر هەبوو ئەوە هەستەکەی ینی نەمایە ئەو عاتەشی جوان بۆ برسێتیش نەوە دڵخۆشیەکە ینی شتێکە پێویستی نەبووە کەس پێویست بەسەر لە هەندێ بووکە ئەو مەحەبەت و ئەو علاقەیە بەردەوامی تەشەنە بکە یعنی وێ دەکەین ڕەمەزان دیسان ینی ئەو هەندێک عادەت و تەقالیدی قەدیم بیرمان بخاتەوە دەستی پێوەگرین هەندێک کوڕ هەیە بە تایبەت گەنج باس بکەم لە ناو ڕەمەزان سێ چوار گەنجن ڕێک دەکەون سەفەرێک بکەن سەفەرێک هەتا لەبوو بەربان لە دەرێ بکەن پێکەوە بێ ئەوەی مەسەرەن نوێژ پێکەوە بکەن یان قسەیەکی خێر بکەن یان بەس پێکەوەنە بۆ دڵخۆشی خۆیان دەچنە دەرەوە پێکەوەنە لە ناو ڕەمەزانێ ئەوە بەخێر بوویان حسابەیانیژەوە بەس بۆ دڵخۆشی خۆیانە و هەتا پەیوەندیان باش بی لە ناو یعنی بینی خۆیان وەکو برادر گەنج والله یعنی خۆی ڕەمەزان یعنی دەبی گۆڕانکارێک دروستکە لە سەرمان یعنی حتا لە ڕووی دەرچوونش یعنی حتا بازاڕیش ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر باسی بازار کردە کە بازار ئەوەندە پەسەند نییە کە مرۆڤەکان بەردەوام بچنە بازار کە بازار خراپەی تێدا ئەکرێ نەزەری تێدایە غەشی تێدایە حرامی تێدایە بۆ یەکە ئیلا زەرور نەبی مرۆڤ زۆر نستە بازار بە تایبەتی مانجی ڕەمەزانیش یعنی حەقا هەمومان یعنی کەم کەینەوە ناڵم یعنی قەت دەنسێ بازار بەڵام ئیلا لە حاڵەتی ضروری نەبی یعنی پێم وایە یعنی هەستەکەم گەنجیش یعنی ئەو مانگەی هەندێک خۆ تەفەڕوقە یعنی لۆ با بزانانی ئەو مانگە جیاوازە ئەو مانگە فەرقی هەیە لەگە مانگەکانی دیکە هیچ مشکلەمان نییە با خۆی متەفەڕقکە با عیبادات بکە بەڵام بۆ دڵخۆشی خۆیان بۆ ئەوەی کەش و هەوایەکی خۆش ڕۆژێکی خۆش بەسەر بە لە نێوە ڕۆیان ئێوارە دەچنە دەرێ و توزانم لە چیا و لە شاخ و ئەوانە دەمینەوە بەربانگێک لە دەرەوەکان مەمەستمەوە نییە مەسەرەن ئیل لە خەریکی دین بن بەڵام بۆ دڵخۆشی خۆیان بۆ ئەوەی برادێتیان بەهێزتر بی یەکتریان زیاتر خۆش بوێ مەبەستم ئەوەیە لێرە بەخێر بۆیان حساب دەکریان ئەوە بۆ خۆشی خۆیان چوینە دەرێ خۆ بۆ دین نەچوینە دەرێ بخۆی یعنی عام یعنی چوونەدار یان سەفرا یان گەڕان ئەگەر هیچ پێشێلێکی شەرعی تێدا نەبی دروستە جار لە ڕەمەزان بی یان لە غێر ڕەمەزان بی و ئەگەر بە مەبەستی ئەوە بی کە هاوڕێتەکە بتەوبی یانە تو بیر لە کەون و لە خەڵقی خوای گەورە بکەوە لە دەبی تەعبات و خواپەرستی یعنی هەندێک شت هەیە مامۆستایان یعنی ئەگەر ئێستا تو ئەو ئاوەی کە دەخۆی ئەو خواردنێک کە دەخۆی کە ئەوە حەڵالە نخێرە نگوناحە بەڵام ئەگەر بە مەبەستی ئەوە بی ئەو کەسە بەهێزبی لە بۆ خواپەرستی لە بۆ کاسبی لۆی دەبیتە عیبادەت لۆ دەبیتە خواپەرستی یعنی ئێستا ڕیاضە خۆی ئەگەر ڕیاضە وەرزش ئەگە مەبەستی ئەوە بی کە ماسولکە و لەشی بەهێزبی لۆی کەسب بکە ئیش بکە ساغ بیتن لۆی دەبیتە خواپەرستی یعنی بۆیە ڕەمەزان ئەوەت فێر دەکە ئەمە لە عادەتەوە هەنگاو بنێن بەرەو عیبادەت یعنی هەندێک شت هەیە عادەتە ئەکرێ بکەیە عیبادەت ڕەمەزان دەبی فێرمان بکە لە ڕیایەوە بەرەو ئیخلاسەوە بڕۆین ڕەمەزان فێرت ئەکە لە ئیسراف بەرەو اقتصاد بڕۆی ینی ئەوش خاڵەشی زۆر گرنگە کە لە ڕەمەزاندا زێدە ڕۆیکی زۆرەکە لە خواردنەوە هەر ئەوە مامۆستا ئێستا کۆمەڵگە فێری ئەوە ببێت کە لە ڕەمەزان مەرج نییە سفرەکەی تۆ بەدەن و خواردن بڕازێنرێتەوە و دواتر ئەڵێ قەینا بۆ پارشە و مەعیدە و هەموو خواردن هەڵناگرێ ئەمێنێتەوە سبەی نایخۆین چونکە بە ڕۆژوو بووینە دوێنێ هەمان خواردن هەست ئەەکەین ڕەمەزان وای لاتۆ ئێمە لە جاتیەوەی کە فێری خۆگرتنەوە بیم ئیسرافی زیاترەکەین فعلا ڕەمەزان ینی خۆی ینی ڕەمەزان ئینسان کە خۆی قەدەغەکە لە خواردن حەقی ئەو خواردنەش کە دروستەکە بەس بەشی ئەوەی بکە زیاد نەکە لۆی نستە ناو حاویەکان بەڕاستی ئەمە نەک ئەو کێشەیە لێرە هەیە لە وڵاتی خەلیج گەلە زۆرە یعنی حتا لە سعودیە خواردنەکان لە مانجی ڕەمەزان ئەڵێ 150 ئێستا ناو حاویەکان کەچی لە وڵاتانی غەرب جاری وایە ئەو خواردنە زێدەیەکان جارشی دیکە دروستەکەنەوە بەسەر هەژار و ئەوانە تەوزیعەکەن یعنی حەقە لێرەش ئەو ئەفکارانە هەبن نەک یعنی ئەو جاروێ سەمون خواردنی تەواو ئەخرێتە ناو حاویە و ئەمانە بەڕاستی ئەمە گوناحە بەڕاستی من مامۆستا لێرە باوە بڵێم هەندێک کەسێ خۆیتر هەمومان لە خزم و کەس و کار و ناسیاومان هەیە
بینیمە پیاوی ماڵەکە چویتە ماوەتی تۆ دروستی کە حەقت نەبێ با نەخورێ باز با سەر سفرەکە تایە بێت باو خواردنە هەبێت ئەمە تا چەندێ دروستە ئەو پیاوە ئیتر چۆنەڵە حاکمی ماڵەکەیە ئەم ڕوونەهی ماڵەکە ئەکات ئەو ژنە تا چەند گوناحبارە بێ بە قسەی مێردەکەی بکات بە قسەی نەکات لێ بنێت لی نەنێت سفرە ڕەنگا و ڕنگ بێت نەبێت چی بکات ئەبێ ئەو خانم من زۆر جار بینمە خانم وایە تووشی کێشە بووە نەیزانێت چی بکات والله ئەوە ینی هەردووچیان گوناحبارن بەڕاستی ینی ئیسراف دەبی لێک دی ڕوونکەنەوە ینی ئەو پیاوەیانە ئەو ئافرەتەوە بۆ ئاوا زێدەڕەوی بکەین بۆ ئەو گوناحی بکەین ئەی خوای گەورە نەهی نەکردووە لە ئیسراف ولا تسریف و پاشان ئەگە بێت و زێدەش بوو دوای بیر لەوەی بکەنە ئەو خواردنەی تەوزیعکەن بەسەر دەرو جیران و ئەمانە لەوەی بەزایانە چییە حتا چقەی دێ بە باڵندەکان حیوانات بخوامی هیم یعنی بە بەلاش نەڕۆ ئەو خواردنە. دکتۆر ئیدریس سوورچی خودی شارەزی باید خودی خێراوە بنویسین دەف شەبە پۆشیڤە کوردستان 24 میوانێت مەبین خودی شارەزی بێت و دووبار ڕەمەزانە پیرۆز ڕۆژی و نوێژ پیرۆز بی دەستان شارەزی بەخێر ئەم بەردەوامین سەر بەرنامەی پاشیڤێ هێدی دێ بەرەف بەرگا دوێ بەچین لێ بەری ئەم بەرەف بەرگا تەندروستی و ئەفشەوە و میێوانداریە دکتورێکی بکەین و ئەم دێ بەحسێ بابەتەکێ گرنگین و کاریگەرەیەکە ڕاستەخۆ ڕۆژیە سەروی ئەندامێ جەستەی هەیە و ئەوژی هەز دێ پشتینگێ بووە بێژن ئەم دێ بەرەف سلێمانی بەچین وکە ئەفکاری مە هاوژین جەمال پوایکە ڕاستە خود گەلمەدە هاوژین ئەفدەمێتە باش پشتە کەشەهاوایەکی خوشێ ئەزانم کاتولکیش جێهەکێ سلێمانی ڕۆژی چاوا دەرباز بن جداهی روز و شوال سلیمانی تایبەتیشی ڕەمەزان دا چاوە یعنی دەمێ فتاری و دەمێ پاشیوێ ئەم کاتت باش هاوژی بەڵێ ئەم کاتتان باش شەوانی سلێمانی لە مانگی ڕەمەزاندا شەوانێکی تایبەتە بۆ پێی کە بەشێک لە هاوڵاتیان ڕۆژ سەرقاڵی ئیشوکارن یاخود بەهۆی بەرزی پلەکانی گەرما ئەم ساڵ کەمتر دێنە دەرەوە یەکێک لەو دوکانانەی کە بە شەوان دەکرێنەوە تاوەکو کاتی پارشێوکردن و تا کاتی بانگی بەیانیش دوکانی شربەت فرۆشەکان ئەمن ئێستا لە دوکانێکی شربەت فرۆشم کە ئەم دوکانە بە ڕۆژیش دەیکاتەوە ئێستاش وەکو کاتێکی ئاسایی سەرقاڵی کارکردنن و واروەها خەڵکیش سەردانیان دەکات بە مەبەستی شربەت خواردن و چەند بابەتێکی دیکە من دەچمە لای یەکێک لەو کەسانی کە لەم دوکانە کار دەکات بۆی بزانم ئەوان لە ڕەمەزاندا چۆن کار دەکەن و واروەها تا چەند هاوڵاتیانیش گرنگی بە خواردنی شربەت دەدەن لە ڕەمەزاندا کاک محەممەدەم کاتت باش پێمان بڵێ لە مانگی ڕەمەزاندا ئێوە چۆن کار دەکەن و هاوڵاتیان تا چەندێک سەردانتان دەکەن ئەم کاتەدان باش بەخێر بێن ئێمە ڕۆژانە لە تقریبان ساعت هەشتی بەیانی و دوکانمان کراوەیە تاکو کاتی بەربانگەوە دووبارە شەفتی شەومانێک کە من بە شەوانی ئیشەکەم بەردەوامە بم لە ئیشکردن تا کاتی پارشەو تا چەندێک خەڵک سەردانتانەکە بە تایبەت کە ئێستا مانگی ڕەمەزانەوە خەڵک با مەبەستی خواردن دێنە دەرەوە خۆتەزانی ئێوە ناو بازارە و شوێنێکی قەرەباڵخە تاوەک چەند خەڵک سەردانتان دەکات وڵا بەتەکیت خەڵک سەردانمانەکات بە ڕۆژ و بە شەویش بەڵام زیاتر چکە بەهۆنەی مانگی ڕەمەزانەوە خەڵک شەوان زیاتر دێتە دەرەوە شەوانە خەڵک سەردانمانەکات و لە کارەکان و لە خواردن و لە شەربەتەکان ئێمەش ڕازیە شەربەتانی کە ئێوە دەیفرۆشنەوەندی ئەم کە من دەیبینم بابەتی فرێشن زیاتر ئێوە زیاتر چی دەفرۆشن و خواستی خەڵکیش لەسەر چی شەربەتێکە ئێستا لە چاو ساڵانی پێشوە خەڵک زیاتر خواستی لەسەر شەربەتی فرێشە ینی ئەو میوانی کە بەتەبعی لەبەر چاو خەڵکا دروستەکرێن لە چاوەوەی کە گیراوە بێت یا ڕنگ بێت کە دروست کرابێت خەڵک یەت زیاتر تەڵەبی لەسەر ئەو میوە تازانەیە کە لەبەر چاو خۆیان دروستەکرێت وەکو پەرتەقاڵ و هەموو میوانی کە لەبەر چاوتانە دیارە ئاشکرایە جیاوازی ئێوە لەگەڵ و دوکانانی دیکە کە شەربەت دەفرۆشن بەشێک لە دوکانەکان شەربەت دەفرۆشن بە کیسە و بەدەبە ئێوەش بە هەمان شێوە شەربەت دەفرۆشن یاخود لە بەچاوی کەسەکەی دروستی دەکەن و پێی دەفرۆشن ئێمە شەربەتی حازرکرا و ئامادەکراومان نییە پێشتر حازرکرا بێت کە کەسەکات ئێمە پێی بین بەڵکو شەربەتەکانی ئێمە بەبەر چاو کەسەکەەوە دروست دەکرێت و هەمووی فرێش و تەبیعی لەبەر چاوی خۆیان دروست دەکرێت
کەسێک بێت داوای شەربەتێک بکات بە بەرچاو خۆی دروستیەکەین هیچ شەربەتێکی حازرکرا و گیراومان نییە. چەند ئێوە گرنگی بە ڕێنمایە تەندروستیەکان دەدەن بۆ پێی کە ئێوە دوکانێکتانەیە و خەڵکێکی زۆر سەردانتان دەکات تا چەند ئەم ساڵ لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئێوە پابندی ڕێنمایە تەندروستیەکان ئەوەندی کە من دەبینم تۆ دەستکێش و دەمام کردووە تا چەند ئێوە خۆتان بەگشتی و کەسانی کە لێرە کار دەکەن گرنگی بە ڕێنمایە تەندروستیەکان دەدەن. وڵا بەتەکی دێمە هەمومان ئەوانی کە لێرە ئیشەکەین بەبێت دەستکێش و دەمامک ئیش ناکەین وەزایدەن ڕێکارە تەندروستیەکان وەکو پاک و خاوێنی و شتی خراببوو ئەوانە هیچ شتێک لە دوکانەکەیمایان نابێت و ئەوە شتێکی قەدەغەکراوە زایدەن هەتا بتوانین شتێکی پاک و تەمیز و مەزبوط دەین بە ئەو کەسانی کە ئێنەم دوکانەوە. باشە بۆ پێی کە تۆڵی ئێمە شتەکانمان فرێشە تا چەند نرختان لەگەڵ دوکانەکانی دیکە جیاوازە ئایەوە شتەکانی ئێوە گرانترە لە شوێنەکانی تر یاخود بە هەمان نرخە و یاخود هەرزانترە. لە چاو شەربەتی گیراوانە لەوانەیە ڕەنگە تۆزە فەرقی هەبێت شەربەتەکانمان چونکە ئەوەی ئێمە میوەی فرێشت فەرقی هەیە لەگەڵ شەربەتێکە ڕنگ بێت یان تامی تێکرابێت و ژیراوە بێت بەڵام وەکو ئەوی سارەکانمان ئێمە زۆر مناسبە و بەپێی کاتیش فەرقەکات بۆ نمونە لە وەرزێکا کە پرتەقال زۆر گران بێت ئێمە تۆزە سارەکانمان زیاد دەکات دیان میوەیە کە گران بێت لە وەرزەکان نەبێت کەم بێت سارەکانمان تۆزە بەرزترە بەڵام وەکو ئەوە هەتا بتوانین بە سارێکی مناسب این بە خەڵک. ئەو میوانی کە هێنن تا چەندێک میوەی خۆماڵین بەرهەمی دەرەکی نین. ڕاستیەکەی تا میوەی خۆماڵی هەبێت ئێمە لە ئالوە کاتێک بۆمانێنن داوای میوەی خۆماڵیەکەین بەڵام ئەگەر نەش بێت ئەبێت میوە لە دەرەوە داواکەین وەکو وڵاتەکانی تری دەرەوە بەڵام زیاتر میوەی خۆماڵی ئێمە بەکارێن. محەممەد زیاتر هاوڵاتیان کە سەردانیم دوکانانە دەکەن حەزیان بە جۆرێک لە شەربەتە پێ دەوتێت شەربەتی تێکەڵە ئەو تێکەڵەیە کامەیە کە زیاتر هاوڵاتیان خواستیان لەسەری هەیە. زیاتر خەڵک خواستی لەسەر شەربەتی کۆکتێلە کە ئەو تێکەڵی تۆ باسیەکەیت میوە شیرینەکانە بڵین لە وەرزی هاوینە زیاتر هەنجیر و قەیسی و قۆخ و شلک و ئەو میوانەیە لە وەرزەکانی زستانیش بەعام شیرمۆز و کاڵک و شلک و ئەوانە بە تێکەڵی خەڵک داوایەکات هەیە حەزی لە میوەی مزرە بە تێکەڵی میوە مزرەکان بۆکو پرتەقاڵ و سێ و ئەنەناس و نعنا و ئەوانە خەڵک داوایەکات وەخواستی زۆریش لەسەر هەنار هەیە بە تایبەتی. ساڵ هەنار نییە ئەو هەناری کە بڵێن ئێستا وەرزی هەنار نییە ئەو هەناری کە ئەیهێنن ئەو هەنارە هەیە ئەو هەمانە هەنارێکە لە زستاندا خەڵگەی خوادیا خود هەنارێکی دیکەی و لە شوێنێکی دیکەی هێنن. نابەتەکی دەو هەناری کە لە ئێستا هەیە لە وڵاتی میسرەوە زۆربەیەت وەسەرەکەشی هەم لە ئالوە بۆ ئێمە گرانتر هەم ئەوێ بە گرانتریش بێنەوە بە خەڵک بۆیە زۆر کاتکەیەکێکە داوای شەربەتێکی هەنار بکات ئێمە خۆمان پێش ئەوەی بێنە پێڵێنەڵێن ئەم هەنارە وەکو ئەو هەنارە نیەکەی خۆمانە کە لە وەرزی زستانە لە پاییزەوە تقریبان تاکو نزیکی نیوەی زستان هەیە فەرقەکات. ئێستا بەهۆی بەرزبوونەی بەهای دۆلار نرخی بەشێک لە کاڵەکان لە بازاڕەکاندا بەرزبووەوە ئەو کاریگەری لەسەر کاری ئەوەش دروست کردووە بە کورتیش وەڵام بیتەوە سپاس دەکەم. بەتاکید نرخی دۆلار کاتێک بەرزەبێتەوە کاریگەری لەسەر هەموو شوێنەکانە بێت وەکو ئێمەش بڵێ هەم لە میوەکانە هەم لەو پەرداخ و قەسەب و شتانی کە هەمانە سەفەری لە هەمویان فەرقی کردووە بەڵێ سەرەکانی بەرز بۆتەوە بۆ ئێمەش کاری لە ئێمەش کردو. بەڵێ من دەگەڕێمەوە بەلای ئێوە ئەوە زانیاریەکانی کاک محەممەد بوو کە لە دوکانێکی شەربەت فرۆشتن لە ناوجەرگەی بازاڕی سلێمانی کار دەکات و کۆماژەی بۆەدا بۆی شەوانی ڕەمەزانەوە ئەوان تا درنگانێک لێرە کار دەکەن و هاوڵاتیانیش سەردانیان دەکەن. دەستەکانت خۆش بێت هاوژین لە سلێمانی و لەگەڵمان بوویت زۆر سپاس دەکەین. ژوان با باسی هەندێک لە گوند و ناوچەکانی کوردستان بکەین بە تایبەتی با باسی دانیشتوانی گوندی کوێرێک بکەین لە سنووری قەزای دەربەنیخان تایبەتمەندێکیان هەیە ئەوان ئەوی شەوەیەکە خۆشەویستێکی تایبەتیان بۆ یەکێک لە داربەڕوەکان هەیە کە لەلایەن پیرۆزە بەبزین بۆ ئەو داربەڕوە لە لای خەڵکی ئاگوندی کوێرێک بۆ چی پیرۆزە چونکە گۆڕی یەکێک لە پیاوچاکان کەوتۆتە ژێر داربەڕۆکەم بێگومانەمەی کورد کەسانێکین بێژگەلەوەی کە لە ڕووی دینیەوە بیر لە شەکە کەسێکی عاتفین لەلایەن یەکێکەوە ببیستین فلان شوێن شتێکی باشی پیاوچاکێکی ئاوای لێ بۆ خەڵک سەردانیەکایکە مەزارگات چێ بۆ ئەوێت تا چەند ڕاستە ئەمانی تر دەکەوێتەوە لای خۆیان بەڵام سێ پیاوی بە ساڵاچووی گوندەکە کە بە درێژایی تەمەنیان ڕۆژانە سەردانی دارەکە دەکەن بەڵام ئێستا بەهۆی مانگی ڕەمەزان کەمتر سەردانی دارەکە دەکەن بە گوتەی دانیشتوانی گوندە کوێرەکیش تەمەنی دارەکە زیاتر لە 400 ساڵە ماشەڵڵا زۆر تەمەنێکی زۆری هەیە و تا ئێستاش پارێزگاریان لێ کردو با هەم داربەڕۆکە ببینین و سەردانە داربەڕۆی بکەین بڕۆینە کوێرێک.
ولا شاني من لحظة شوش وشوش شو 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 الفاتحة بروحانة كان بروحاني بعوك من داعش من بابا فيان مردكامة أهل إيمان جميع الإسلام كافة هدية فاتحة أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمين يا الله بزيك كمان عفو ما شيء أم مرجان شعفو كي شوية حتى حوصل عمري أو سامر تقريبا وتيتي أم دارة من بين بحلو أعوا خشنا وجوان تقريبا أيون دوبة أنت لازم تنصار الدوبة أنا والله ام قبرسانه قربان جان لبني ام دارا خنريا وشم بيرن سي محمد يعني ناي سي محمد بو اتر هالكسي مردي اور ديليران ياسي دواي او مردي كونتريشي جا بيشي بابا بيريما رابا هشت فش ليرا بو هج نو فش اتر ام قوسانه هروا ما سو كس دسكاري ام داري نكرده كانت تاوانا كز نروا دوريا بس هرشي ام دارانا توي بيني همي وقت خوي برياي ام كجو درو شاخانه همي بريا كياسه خلوص وقت خوي ام دي يما هجده بنا مال ابو وكو برا ويكو جا تقريبا دو انظم ملاي ديني تي ابو مدرسه ديني تي ابو خلق خنديتي حتى چنا ملا لرا انجازان ورغرتي حوت هشت ملاي غورا وانا نمان في يقبول لديكي اما غورترين بياو لكوركا بناي حسن حمرانيه عمري سو 40 سال ولا 54 عمري خواي كرت دواي او داره من بينا هروا 8 هروا غورو هروا قائم بو عمري الروابو 400 سال هروا كو شتري اول برد بلا هم دارك قلاي وران دي بلا هم دارك قلاي كرديسو دواي وتر اما تقجا مشوني فلعتو زرعتو خلبو خلق جرميتيا كرديو اما يجي خرمان بو عليرا خلق قرمي تياك تاو إسراعاتيان لبني أم دارا كرديها أو إنسان لدينا أبي حما احترامي داري بروبي داري بروبي تواف معن كرديو هاتين مردمان تيانيا أو إتر كان بخوا إتر كون أم دارا وحما من سقسم من خم 50 سال عمر ما أم دار ما هر أوابي نار بوي شاي خمان لم بناري خوشكا تاروات سراو تاروات الناودية تارو أم ديه ما دوي حشتان نو ماري فاراس ما نماني على حيوان بخوا من نوصل هذا التلون شو بوكر أمو جارتين بسردايا في لي أم كاوخارة ولي أو رحمة ولي شركة ستيترا بس إتلا مولا هاي سهاين الرجل إتناف يعني كم بين زين والله نلاقي خاطر خمان رنس السال والراسي كم بين حتى رمضان تواب رمضان يتوابوا يتبقى خمان تين سيرة كانوا لم يعرفون سنتين ببني شغل تواب فاتحة يبورخون إنه بيجا كان لا بان خرسانة كامل لو قورة ثلم لو يريد دعوة سالة من قولته وكو كايبين قديم دار من متر كده شوار متر و 6 سنتين فيش رمضان دائما سلم دا لم دارو لم قبرسانو إسالة برو رمضان تواناي أومنية لبرو بروجين لبرو لوانية توانام نبيم سريل يبدن بس دواي رمضان إن شاء الله تيم بو زيارتي هزارها نفر بين أسيوا جيتي جي الله ما أصوب زان يمش كي جيتي لينو ما شاء الله إن شاء الله تمني بدور هير دريج بد قالكو مكتنا بيجي يا سيبرجي بي يا برفره بي گەورەش بوو 400 سال جي كم نينا ما شاء الله 400 سال ماشەڵا زۆر زۆرە ئەجا بەو بینینەوە بە ڕۆژ شتێکم بیرکەوتەوە ژبان قسێکی کوردەواری هەیە هەر کەسێک کە ئەکەوتە خەم و پەژارەیەکی زۆرەوە پێشینان ئەیانێت کورە دەیخوا کەریمە خوا کڵای بۆ بەڕوو کردووە یعنی هیچ شتێک بەبێ ئەمری خوا كان جوره بري نخورينا بري تقریبا پرسیارێکی باشە کرد تازە خواردوم ئەوە نابێت زار ئەم زستانە کە تێپەڕی بەڕوم خوارد والله مش ميجا نخورينا عندي شبالوط هاتين شد بيجني اوي ها تقريبا نا وشي بروه بلام لسر خركه بندق لا قوركي بندقنا بندق كسكي نا بندق ابدا من تقررنا كيلس كاكا عندي شبالوط كاتينا نوف بازاري خلكي بري جبيت كن الا كنت انا ما بحسب بري شبالوط اجي كده هذا نوف باباتي ده هدي خو بردينا نوف باباتي تندرستي ده تندرستی مروی خوده یعنی وکی خلاتی که پیشکشی مروی کردی دوید مروی خلاتی پارێزد تایبەتیجی هیوا رمضان پیروز دا بش همین جسته مروی تایبەتیجی هندک بش جسته مرویت هی کاریگریت خراب و یت باش
زید کەفنە سەر بۆ نمونە گورچیلە گورچیلەکان. ئەم دێ بەحسی پاراستمە گولچیسکۆ گورچیلۆکی نەفشەوە بووی vê بابەتەی گرنگژی خوددا هەست کرد دکتۆر سەرهەت ڕەشید پزیشکی بەسپۆری گورچیلۆ دە گەلمەدا بوت گەلمەدا بندۆنجی مفۆش ئاخفنێت دکتۆری وەربگرن دکتۆر تو گەلە بخیراتی ڕەمەزانەوە پیرۆز پۆشیوە خێر و بەرەکەت و سەحەت سپاس بۆ ئەم کەناڵە بەڕێزە بۆ یەکەیەکە ئەندامەکان سەڵاو و ڕێز بۆ بینێران و بێسەرانی خۆشەویست ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە ئەبێتە مای خێر و خۆشی ئینشاءڵڵا خەڵک بە شێوەیەکی تەندروست ئەتوانن ئەوەی کرد ئەیگرێتن بە شێوەیەکی تەندروست ڕێنمایەکان وەرگرن بۆی دەستەیەکی وەکوتت باسی ئەو خەڵاتت کرد بتوان پارێزگاری لەو خەڵاتە بکەن کە گورچیلەیە گورچیلە خودێ نەکرد بەری ئێک توش ببێت چاوە پارێزت لە گورچیلاوی هەریە باش بێت خودێ نەکرد تووشی چ نەخۆشیێت گورچیلە نەبێت پشتینگیان بێ زەڕی نەرسەر تووشی چ نەخۆشیات بن گورچیل بەڵێ پارێزین بەنسبەت گورچیلە تەمان ئەندامێکی دەستەیە کە گرنگە بۆی ژیان هەڵکە بەبێ گورچیلە ناتوانێت ئینسان بژێتن بریتە لە دوو گورچیلە ئەم نعمەتەکە خی گەورە بە ئینسانی بەخشیوە کە ینی پێکاتە ڕئیسەکەی پاڵاوگە هەر گورچیلەیەک پێکاتوە لە ملیۆنێک پاڵاوگە ئەم ملیۆنە پاڵاوگە 120 خوێن لە هەر دقەیەک تقریبان لتر بۆ لتر نیوەک ئەڕوا بۆ گورچیلەکان لەوێ فلتەرە بێ کەواتە ئیشی تەنزیم نەکرد ئەوە واتە پاکردنەوەی ژارەکان ئەو ئەوەی ئەخۆینەوە بە ڕێژێک کە زیایە بێ لە گورچیلە فلتەرە بێ تەنزیمی زەختت بووەکە واتە وەکو تەسیری شەیە حتا لەسەر خوێن ئەوانەی گورچیلیان سستە سەرەکەی دایم کەم خوێنن کەواتە ڕۆلیشی هەیە لەسەر تەنزیمی مخ بۆکو خوێن تەنزیمی خوێنی شکاتن ئەم گرنگی گورچیلەکان تاوانەوە لە بەشی سەرەوە خوێن کەواتە 120 بڕوات ئێمە ئەو گورچیلان ئەبێ شێوەیەکی تەندروست بێنەوە کەواتە هەبووتی دەخت دابەزینی دەخت کارێکی خراپە گورچیلەکان و ئەکاتن سست بێت ئەم پاڵاوگەیە ئینسان کە بە شێوەیەکی با بڵێن بە وات تەسەووریکەین پێویستە مادەی باشی بۆ بنێرین مادە خامەکەی باش بێتن لە ڕێشەوە ئەو مادانە بگا بە گورچیلەکە بۆی گورچیلە ماندوو نەبێت هەر پاڵاوگەیەک مادەی خراپی بۆ ببیت بێگومان بە لە نەتیجە ئەم پاڵاوگەیە ئەکەوێت گورچیلەکان ماندوو ئەبن ئەوەی کە ژیانی هەیە مەسەن لە تەمەنێکەوە تا 70 ساڵ 80 ساڵ ئەوەنێ ئەم ئەوەندە ینی تۆ هەر لە دقەیەک لە هەر دقەیەک 120 ینی لتر لە تورنیوەک تەصفی ئەکات بۆیە زۆر گرنگە ئینسان ئەم نیعمەتێک کە باس کرد پێی بەخشراوە پارێزگاری لێ بکات بەو شێوەی کە مادەی باشی بۆ بە ئاو باشترین مادە بۆ گورچیلەکان ئاوە کە گورچیلە گوتمان پاڵاوگەیە فلتەرە بۆیە دەبی زۆر گرنگی بە ئاو بدەین و پێکاتەی ئینسانیش ئەمە خۆمان لەفکر نەکەین سایە شەستی پێکاتەکەمان ئاوە بۆ ئینسان زۆر نەک بە توێنویەتی زۆر بێتاقەتە بێت نەک بە برسێتی لەبەرەوەی 160 ئاوە بەری ئەم بچینە سەر کۆچەند ئاو بخوین تایبەت ڕۆژی گردە بێژێت ئاوا تەزی نەبێت ئەس نەشێن بەخۆم تێنامە پێناشکێت بۆ گولچیسکۆ باشە ئاوا تەزی مرۆڤ بەخۆت یانژی ئاوەکە ئاسایی بێت بەنسبەت من هەمجار وەکو ئینسانی ئاسایی بە شێوەیەکی گشتی ئەمە کارێکی خراپە ئەم زۆر جار نەخۆشی ئەڵێ دکتۆر بالفعل دڵی ناشکێت کە ئاوێکی شیلتیە نەخۆی ئاوێکی گەرم بەس لە وڵاتی ئێمە پێم سەیرە زیاتر لە وڵاتانە کە گرنگی بە لایەنی تەندروستی نادێن ئاوی سار دەخۆن ڕاستەکەی کە ئاوێکی گەرمەخۆ من زۆر جار پێڵێم ئەڵ ئاوی سارد مەخۆ بۆ لە بەروی باتێنوتت نشکێت بەعکسەوە با بتوانی زیاتر بخۆیت کە تۆ ئەتوانی گڵاسێک بخۆیت بەڵام کە ئاوێکی یعنی مامناوان بێتن ئەتوانی دوو گڵاس بخۆیت یعنی مە تەکنیکێکە بۆ ئەوەی بتوانین ئاوی زیاتریش بخۆین لە دووەمیش مەحەتە لە سوورێنسکتەوە لە دەمتەوە هەتا ئەگا بە گەدا تەقەڵوس ڕوئەدات هەست بە ناڕەحەتیەکە فبووە من بەڕاستی ئەوانەیە خۆشی گورچی لەشیان زۆر جار ئامۆژگارێکم ئەڵێ ئاو خۆتان دوور بگرن لە ئاوی سارد لەبەر تێنوتان ئەشکێت کە تێنوشکە ناتوانانی زیاتر بخۆی فبووە عکسەکەی تەواو بە حقەتی ئەنی ڕێک پێچەوانەی ئەم حاڵەتە دروستە کە لای خۆمان باوە بحقت بالفعل ینی تێنوتی ناشکێت بەڵام با نشکێ باشترە دکتۆر تا چەندێ ڕاستە کە هەر مرۆڤێکی ئاسایی بە بێوەیەکە کێشەی گورچیلەشی هەبێ هەر چۆنەڵە لم ڕەملی لە گورچیلەیە هەیە یاخود کێشەی بەرد هەبوون لە گورچیلە با لەسەر ئەوە بۆستین کەمە قسەی لەسەر بکەین چونکە لە ڕووی زانستیەوە ئێمە باسی بە ڕۆژووبوون ئەەکەین چەنێ لە ڕووی زانستیەوە باشە بۆ گورچیلەکان و ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە زۆر جار زانایان ئەوان ئەسڵەن زۆر باشیشە کە بە ڕۆژوو ببێت بەردی گورچیلەکە دێتە خوارەوە تا چەند ئەمە ڕاستە ئەشیکردنەوەی بۆ بکەیت طبعا بالنسبة بردي قلت لي رمضان بابلين باسي رمضان وغير رمضان
زۆربەی بەحثەکان لەگەڵ ئەوەن فەرقینە لە ڕێڕووی دروست بوونەوە ئەگەر بە شێوێکی تەندروست بە ڕۆژوو بێت یعنی ئەگە بە شێوێکی تەندروست ئاوەکە فلتەر بێ لە جەستەی فڕێژەکە زیاد نابێ بەڵام بەحثی واشەیە ئەڵێ نەفسیشتە بەڵام لە شوێن هەیە ئەسی ئەخوێن ئەڵێ لای خۆمان کە من وا هەستەکەم زیاد دەبێت دابەزینەکە دابەزینەکە پێچوانەکەی بفێ ئەم احتیمالە کەمێک با بڵێن ئەو کەمە بێتەوە احتیمال لە بەردەکە بۆیە ینی ئەو ئینسانەوە هەز دەکات چۆن ینی هۆکارەکەی بەڕاستی دیار نییە خۆی ئەمە زۆر جاڕایە باسی بەردی گورتی لەکەی ئەڵێن بۆ نەخۆشی ئەڵێ دکتۆر بۆ ئەڵێم نازانین هەندێک وەڵام هەیە تا ئێستا لای ئێمە وارد نییە ئەم بەردە کاتێک بچوومە ملیمێکە بۆ دانابەزێ بۆ خۆی بە دیوارەکە و لەکاندووە زۆر تیۆری هەیە ئەڵێن لە دیوارەکە و لکاوە یان ناوکەکەیە دەی سەبر گەورە ئەبێت تا وەزنێکی دروستەکە ئینجەدا ئابەزێتن بە بۆیە ئەم بەڕاستی هەنێک شت هەیە مەفروزە بەرجار وایە 2 ملیم 3 میلیمە لە بۆڕێکە دانابەزێ ئێمە فروزە کە 8 میلیمە 2 ملیم 3 میلیم زۆر بە ئاسانی بێتە خوارەوە هەز بە ئازار نەکە بەڵام زۆر شت هەیە بەسەراحەتەن تا ئێستا ئەم وەڵامانە لای ئێمەش بوونە ئەی ڕەملی گورچیلەوە لم لە هەموو کەسێکە هەیە یان حتمما ئەبێت کەسێکە کێش عزیزم بەنسبە دەڕم تاوان ئێمە خۆمان یەک لە کارەکانی گورچیلە ئەو پاڵاوگەیە پاکردنەوەی جستەیە فئێمە ئەو هەموو خوێ ئەو هەموو معدن ئەو کانزە ئەخۆ تاوان ڕێژەیەکی زۆری ئەڕاتەوە بە گورچیلەکە لێ فلتەرە بێ فبۆیە زۆر جاروا خەڵکێکی یعنی بە شێوەیەکی ناتەندروست فەحسێکی میزی بۆ کردووە سەیەکی مختبەری کردە ڕم لە تێ نەخۆشەکەی ترساندووە دێ عزیزم ئەو هەموو خواردن ئەخۆیت ئەو هەموو خوێ بەشێکی ئەچێتەوە بە گورچیلەکە فمەرز نییە هەر کاتێ ڕمل هەبوو یعنی بەردت هەیە فطبعا ئێمە هەم خواردن ئەخۆین بەشێک بەڵام گرنگ ئەوەیە باش ینی تەسیرمان لێنەکە نەبێتە هۆی ئازار ئەگەر بە هۆی ئازار پێویستە بە يعني فحص بكات بزين بالفعل بوتا برد يعني مرزني عزم يعني همو الرمل واتە برد همو كس بالفعل كفحصي بوكي باي وانا كميك دا ابزي لقلتي لك ده بحثي آزار و إيشانه كر چوا ام بزانين كم ما ترسيا كات يسر قلتشيلت ما قلتشيسكت ما ام بتشين سردانا دكتوري بكين چه دمكي ام بزانين يعني إيشانه توجبين بنخوشيت قلتشيسكو ام چوا بزانين والله طبعا بشي چیستی كبرد باڵێن کە باسی ئازارەکەن ئازار خۆی لە خۆیدا هەبوو ئەبێ بەدووادا چوونی بۆ بکەیت حتا جاروهای ئازارەکە کەمیش بێت ئازارەکە مەسەن لە قبرغی لە تەنیشتی ئازارێک ئەمجا ئازارەکە بەقوتە جاروهای دڵی لەگەڵێت تاوان کە بەپێی شوێنەکەی کاتێک کە لە گورچیلەکانە نەخۆشەکە ئەڕشێتەوە دڵی هەڵەتی بۆی هەمان عەسەب هەمان تەزوید دەکرێتن نزیکن لە گەمەعیدە بۆیە ئەڕشێتەوە دڵی هەڵەتی ژانێکیە ئەخولێتەوە ژانێکی بەقوت کە دا ئەبەزێتە بۆ ڕێکە بە هەمان شێوە لە ناوەڕاست مەسەعیدا بە ناوزگی ژانەکات کە دا ئەبەزێتن میزەکەی میزی ئەکزێتەوە زوو میزەکە میزی ناڕەحەتە یان جاروهای سەرچاوی ئیلتیهاب هەرچێ فەحسەکە ئەڵە ئیلتیهابەتێ ئیلتیهابەکە تکرارە بێتەوە ئەو هەوکردنە ممکن ئەو هەوکردنە سەرچاوێک کە ممکن بەرد بێت یان گرێ بێ یان وەتە لە ڕێگاکە تەسک بۆتەوە میزەکە دانابەزێ ئاوەکە بە تەواوی کە خۆی پاک ناکاتەوە فبۆیە یعنی نەخۆشیش وا هەبوو بە حەقەت کە ئێمە ئەیبینین ئەڵە دکتۆر هیچ ئازارم نەبووە بۆ بەردێکی بچووک دابەزیوە هەستی پێ نەکردووە بۆ لەبەرەوەی فجئەتەن نەبووە فبۆیە دابەزینی بەرد ئەگەر لە پڕ نەبێتن با بێ ڕێک بۆ ڕێکە بگرێتن هەست بە ئازار ناکە بە چەند مانگێک سەیەکی سەبر تەسکی کردوەوە گورچیلەکە ئەستور بووە ئازارەکە بە دووشی دروستە بێ یەکەم کە بەردەکەدا ئەبزێ گورچیلەکە کە زەختی ئەکەوێت سەر ئاوەکە پاڵەنێت ئەم میزە پاڵەنێ سەیەکەی ناڕواتە خوارەوە ئەمە ئازارێ دروستەکە لە بۆ ڕێکەش کەدا ئەبەزی ئەم تەقەڵوساتە بە هەمان شێوە ئازار دروستەکە بۆی هەر ئازارێک مەفروزە بەڕاستی بەدووادا چون زۆر زیاتر باسی بەردی گورچیلە دەکرێت ینی ئەوە خەتەرترین نەخۆشیە باوترین نەخۆشیە یانیش ئەگەر پۆلێن بکرێت گورچیلە تووشی چەند نەخۆشیە بێ لە گچکەکان و هەتا گەورەکان بەڵ عیزم نەخۆشیەکانی گورچیلە تەمان بەس لە پێش گورچیلە هەنێکە نەخۆشی هێنە پێش گورچیلە تەسیر لە گورچیلەکە مەسەن دابەزینی زەخت پاڵەپۆستۆی خوێن گورچیلە تەوان بۆ زانیاری گشتی توانای هەیە کاتژمێر و نیوێک ئەگەر زەختەکە لە هەشت بەانەکەی باڵێ معلوم لای دڵ هەشت بەخۆی بەس هەشتا میلیمتر مێرکوری ئەگەر دابەزێتن توانای سەعات و نیوێکی هەیە بەردەوام بێ ئەگەنا تووشی سست بوو نەبێت ناو پۆشەکەی هەموو کە خوێنی بۆ ناڕۆ ئەکەوێتن تووشی عەجزێکی حاد دەبێت بەڵام ئەو ئەگەڕێتەوە کە زەختەکە بەرز بووە بۆیە نەخۆشەکان پێش گورچیلە تەسیر لە گورچیلەکەن دەمارەکانی نەخۆشە شەکل ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ تەسیر لە گورچیلەکە دەمارەکان تێکەدا هەنێک نەخۆشی گورچیلەشمان هەیە یعنی خودی گورچیلەکە کارگەکە خۆی نەخۆشە بەزگماک لە دایکە بەیان لە عائیلەکەیان باوڵێن نەخۆشی وا هەیە گلۆمنف هەندێک نەخۆشی هەیە مەسفاکە خۆی لە خۆیدا نەخۆشە
هەشمانە دوای گورچیلە کە ئەوەی زیاتر کە باس کرد بەنسبەت بەردی گورچیلە پاش گورچیلەیە کە دا ئەبەزێتن طبعا ئەگە دابەزێتن جاروهای ئەمە بەردەکە پێڵم قۆچە مامز یعنی وەکو قۆچی مامز دایکوتەوە گورچیلەکەی گرتە گورچیلەکە هێشتا تێک نەچووە کەچی لەو لا 6 ملیم بەردە دابەزیوەتە بۆ ڕێکە سەیەکەی گورچیلەی تێکداوە فبووە بە حجمی بەردەکە نییە بەردەکە بچوو بێ باڵێن کاریگەری هەبێتن بەس ئەگەر دابەزی بوو بە سەرچاوی هەوکردن نەخۆشیەکان بەس بەردینە ئێمە مەترسیدار بن نەخۆشی سەرەتان ئێستا ینی ژێرپەنجە زۆر بووە سەیەکەی نەخۆشوا هەبوو بۆ شتێکی تر ئەڕوە یعنی هەوکردنی لە خوێن هەیە سەیەکەی دوازار نەتیجە دەچێت سەرەتانی هەیە شێرپەنجەی هەیە نەخۆشیەکان یان تەسک بوونەوەی بۆ ڕێکە یان هەیە لە مناڵی با بڵێن کە دروستە بێتە گورچیلەکانی تەواو نییە یان دانە بزیوێتە شوێن خۆیان بۆ ڕێکەی تەسکە فبۆی ئەمە لە سەروی گورچیلە بەڵام لە ژێرە کەدا ئەبەزی بەشی خوارەوە لە تەمەنی گەورەکان بە تایبەتی ئەوانەی پرۆستاتیانەی ئەین میزەکە پەنگە خواتەوە بە هەمان شێوە ڕێگەی میزەکە ئەگرێتن یان شێرپەنجەی بۆ ڕێکەی یان شێرپەنجە دابەزێن فبۆیە کۆمەڵێک یعنی نەخۆشی هەیە بەس ئەوە نییە کە باسی بەرکەن ئەوانش تەسیراتی خۆیان تقریبا چەند نەخۆشیە نەخۆشیەکان وەک گوتمان ئەوانە پێش گورچیلە طبعاً گورچیلە نەکی پێش گورچیلە نەخۆشیەکانی طبعاً زۆرن گورچیلەکە خۆی کە خودی مەسفاکان تەواو نییە طبعاً کۆمەڵێک نەخۆشی هەیە لە عائیلە ئەڕواتن سەیەکە گورچیلەکە سستە بێت وشکە بێتەوە کە سەبر سستە بێتەوە ئەو کاتە کاری نەشتەرگەری بۆ ناکێ بڵێ پێشی ئەەکەمەوە بەردانە بەزیۆ یان ئۆتە تەسکاتی نەخۆشەیە میزەکەی سەیەکەی مناڵە گورچیلەکەی لێ دەستداوە بۆ میزەکەی ماوەتەوە دانا بەزێ منە میزەڵانی تەواو نییە کەچی تەسیر لە گورچیلەیەەکە بۆ میزەکە ئەگەڕێتە بانەوە باسی مناڵت کرد دکتۆر زۆر جار هەیە مناڵەکانمان لە خەو هەڵەسن یا خۆمان مناڵ بوونە چاومان ئاوساوە دایک ترساوە یا ئەمەی بینی ئەترسین ئای گورچیلەی کێشەی هەیە مادەم ژێر چاوی ئەوسێت و چاوی ئاوسێت ئەمانە نیشانن بۆ ئەوەی کە بزانین گورچیلەتەوە نیە بۆی کە زیاتر ئاگاداربین مەبەستم لەوەیە سپاس بۆ خوا هەندێک نەخۆشی هەیە هەتاوەکو نێتە دەرەوە نازانی هەستی پێ ناکەی بەڵام گورچیلەیەکێکەوەیان لە ڕێی میزەوە ئەکرێ هەستی پێ بکرێت ئیتر چتر نیشانەی دیکە چیتر هەیە یا بە تایبەتی باسی چاوەکەم بۆ کۆزام چەندێک ڕاستە خۆی کە پێلووی چاوی ئەپەنمێتن قازی ئەپەنمێتن یعنی ئەمە یەک لە نیشانەکانەوەتە پرۆتین کەم بووە کاتێک کە پرۆتین دا ئەبەزێ یەک لە ڕێگاکانی دابەزینی پرۆتین ممکن لە گورچیلەکانەوە دابەزێ کاتێک مەسفاکان خۆی لە خۆیدا کە دێتن پرۆتین نابێت لە میز هەبێت دابەزێتە میزەکە کە دێت بەسەر مەسفایەکە ئەگەڕێتەوە بەڵام کاتێک ئەو پاڵاوگەیە کونەکانی گەورە ئەبێت دا ئەبەزێتە خوارەوە کە دابەزێ خوارە وونەبێ ئەڕوا لەگە میزەکە بەوەش بۆ ئەستورە بێتن ئەم پرۆتینەوە و تەشبیه نەبێ من هەم جارە بۆ نەخۆشەکە ئاواتە وەسفیەکەم ئەتۆ بۆ ڕێکت هەیە چاردەورەکەی هەفتەیەکت هەیە کە نالی ئەو ئاوە دزە بکاتە ژێرەوە بەڵام کاتێک پرۆتینەکە دا ئەبەزێت کەمە بێتەوە ئەم ئاوە دزە ئەکاتە ژێرەوە ئێتە بێر پێستەکە کە دێتن ئەمجا قاچی ئەسوورە بێ بەرچاوی ئەسوورە بێ یەک لە هۆکارەکان ممکن گورچی لێ بێ بەڵام ئەوە پێویستی بە فحوساتە کە بۆ یەکەی مەرز نییە هەموو جارە گورچی یعنی دایک نەترسێسا کە ئەمە ماوان بود بەیانی هەستا مناڵەکەی مەرز نییە هەموو جارە گورچی لێ بێ جاروایە پرۆتین بەخۆی کەمە خواتن جاروایە جەرگی تەواو نییە جاروایە لە ڕێگەی ڕێخەڵەوە دا ئەبەزێت هەرسی نەکردو پرۆتینەکەی وەرنەگرتووە نەچۆتە خوێن ئەوش هەر نفسی شت هەمان حاڵەتە بەڵام یەک لە با بڵێن علامەتەکان ممکن گورچی لێ بێتن باسی یەک لەوەکان چۆن بزانین گورچی لەوتمان ژانە میزی نەئاسایی بێت مناڵەسەیەکی ئەڵێ میزی گۆڕاوە بۆنی دێتن مناڵەکە میزەکە مەسەرەن ژانی هەیە کاتێک کە بە تەمەنە ئاچێ بەخۆی هەست بە ئازارەکە هەست بە ناڕەحەتی ئەکا کاتێک کە تەمەنی گەورەی ئەمە زۆر جار مشکلەمان لەگەڵ ئەوانەی تەمەنیان گەورەیە تۆزێ بە شەرمن یعنی تا تەنگیان پێ ئەڵنەچینە پێیان عیب ببێن بڵێن میزم ناڕەحەتە سەیەکی میز بەخۆی دا ئەکە ئەو کاتیت کەچی سەیەکی احتیمالە لە تەمەنێکی گەورە میزەکەی گەڕابێتەوە میزڵانی پڕ بۆ گورچیلەکانی لە دەستداوە نەخۆشمان بینە گورچی لێ دەستداوە ئەڵێن بۆ یعنی وەگوتی پێم ئەی بە چۆن من مەسەرەن لە باسی مناڵەکان لای مناڵەکان باسکەم میزەکەم ئەوان ناڕەحەتە سەی زۆر جارە بە زەخت ئەهێنن بۆ دکتۆر مناڵەکانی یا ماڵەوە ئەڵم بابەجیان تۆ ئاسایی نیت تۆ ینی میزەکەت ئاساینە کە بێ فەحسی بۆ ئەەکەی جاروایە کارێکی ئاسانە یعنی زۆر ئاسانە بەدنکە هەبێ سەیەکەی نەخۆشەکە زۆر ڕەحەتە بێ و هەموو کارەکە گەڕێتەوە سەر گورچیلەکانی گەڕێتەوە سەر ینی با بڵێن ئیشکردنێکی ئاسایی میزیشی ئاسایی باشە تا چەندە دروستە تا چەندیش دروستە ئەگەر ئەو عیلاجەی بۆی ئەنووسن جارێکی تر تووشی هەمان کێشابێتەوە بەبێ کە ڕاوێژ بە ئێوە بکات هەمان چارەسەر وەرەگرێتەوە و 100% چاکە بێتەوە گورچیلە لەو نوعەیەکە خۆی چاکاتەوە چونکە دەڵێن چاک نابێتەوە بۆیە هەندێک کەسێت تەنا بە یە گورچیلەژ یە گورچیلەی دەرەکەن بە یەک گورچیلە بژیت بۆ پرسیارەکە تەوانەیە بە نیو گورچیلەش ئەژی نەک گورچیلێک
یعنی ئەگە گورچی لە تەواوی بیکەی بەسێ بەشەوە بەشێکی ئەتوانێ ژیان هەڵکەیت ئەمەیەک بەنسبەت ئەوەی گورچی لە خۆی چاک بکاتەوە ئەم ئەگەر حاد بێ با بڵێن ینی کت و پڕ بێتن وەستانەکە چاکە بێتەوە بەڵام کە کت و پڕ نەبێ ببتە مزمن ئەو کاتە چاک نابێتەوە ئەتۆ کە ئەوەنە چەند زەرری پێگەیوە نێلی زیاتر ماندوو بێت ڕێک وەکو ئەوە ینی هەموو جارە لە محەڵەتێک ئەڵێ تازە چی بکەم ئەڵێم ئەو گورچی ئەوەنە لە دەست داوە زەختی لێ مەکە چۆن زەختی لێ نەکەم بڵێم خواردنی چاکی بۆ بە خۆت بگرە لە خوێ تەنزیمی زەختەکەت بکە ئەگەر شەکرە هەیە شەکرەکە تەنزیم بکە ئاوی بەرە ئاوی بۆ بە ڕێژێکی باش با میزەکەت هەوکردن ڕوونەداتن ئەگەر بەردی هەیە مەسەن چارەسەری بەردەکەی بۆکەین ئەوەنەی ڕۆیوە ینی ئەم جەستەیە کە ئەگە ببێتە مزمن بۆ ماوە ئەو کاتە ناتوانانی خۆی نوێ کاتەوە ئەی چارەسەرکردن ئەوەی کە گوتمان چارەسەرێک وەرەگرێت دواتر بەبێ ڕاوێژیەوە دووبارەی مەرز نییە هەموو جارێ نفسی حاڵەت ڕووباتن سێرێکی مەرز نییە کە بەردی هەیە ئەم جاریان بەردی هەیە سێکی جارێ تەسک بۆتەوە یان ئەم جارە هەوکردن هەیە فبۆیە سی نفسی علامەتی هەیە ژانی هەیە بەڵام خۆ شەر نییە ئەو ئازارە هەموو جارێ هەر با بڵێن هەوکردن بێت شەردنی هەموو جارە فبۆیە باشترە ئینسان وەکو جەستەیەکی بەڕاستی هەر ساڵی جارێک بەلای کەم یعنی چەند فەحسێک بکات بێتم فەحسی میزەکەی بکاتن ئەگە ئازاری هاتە جار وایە ئەگە ئازاریشی نیە بەڵام لای خۆمان کوردەواری وا مەشهور ئەڵێ بە دوای مەڕۆ با نەترسی با هەست پێ نەکەیت دکتۆر شتت لێ گەورە ئەکاتن نعیزەکە مۆزوع گەورەکردنی کە ڕوو ئەدا کە دێ بە گەورەی هاتو ئەو کاتە چارەسەرەکەی زەحمەتە بێت هەوکردنێک احتیمالە بچندن کە حەبێک 3 ڕۆژ 5 ڕۆژ حەپەکە ئەخۆ چاکە بێتن بەڵام کە ببتە مزمن ئەو کاتە بۆ 3 هەفتە زیاتر هەوکە نفسی هەوکردنە ئەبێ چارەسەر وەگرێت بجارێ ئەز بەحسا شێر پەنجەیۆنژی دیری مە و دیری هەمی تەماشەوانە سەرەتانە گولچیسکە گورچی لۆ بکەن ئەگەرێت سەرەکە یعنی چەند ئەگەر هەنەک و گورچی لە تووشی سەرەتانە بێت و ئەم خۆژێ دیر بکەین یەک جۆری بەنسبە طبعا شێر پەنجە بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان زیاد بووە یعنی بە هەموو ینی جەستەوە یەک لەوانە کلیەکانیش گورچیلەکان طبعا ڕێژەی سەرەتان زیاد بووە هۆکارەکانی تا ئێستا دیار نییە سەرەتان نەکرد بۆ گولیە بۆ گورچیلەکان بۆ میزڵدان بۆ ڕیمیز تا ئێستا هۆکارەکەی دیار نییە بەڵام ئەو جە و پیسە کە بە شێوەیەکی گشتی ینی ئەو ماوادانە جگەرە سەرەن دەورێکیە بۆ ماوە دەوری هەیە بەڵام بەو ڕێژە نییە کە مرۆڤەکان لی بترسێن لە سەرەتان طبعا بۆ زانیاری گشتی کەس زۆربەی حاڵەتەکان کە دێن هەستی پێ نەکردە بۆ شتێکی تر ئەڕوە پێڵەن ئینسیدنتەڵ ینی لە خۆیەوە دەرەچێت سێکی زگی ژانی کردووە یان چوە بە خۆی فەحسێکی کردووە مناڵەکەی بردو فەحسێکی کردووە یان لە ماڵێکی دەرێ با منیش بە بتر سۆنەرێک بکەم کە سۆنەرێک ئەکاسێرێکی گرەیەکی هەیە دوازە لێەوە بە دوواداچوون ئەکەین سەیەکی گرەیەکە سەرەتان ینی نیشانێکی وای نییە 1995 بە تایبەتی لە گورچیلە لە میزڵان وانە لە میزڵان یەکەم علامەت زۆربەی حاڵەتەکان سەرەتانە بۆ میزەکەی ئەبێتە خوێن هەر کاتێک کە میزی بۆ خوێن هەموو مرۆڤێک کە میز ئەبێتە خوێن ئەترسێت زوو فریایەکەوی دێتن بەڵام لە گورچیلەکان لە بەروی لە ناو گۆشتەکەیە دانا بەزێ خوێن نابێتە خوێن ئازاری نییە بە شێوەی گشتی 1995 ئازاری نییە یعنی هیچ علامەتێکی نییە بۆ ئێسەیەکی بۆ شتێکی تر ڕۆیوە جاروایە هەوکردنێک جاروایە سەیەکی ژانێکی وازانێ قبرغی ژانەکە تەشەنوجی هەیە ئەچێ سۆنەرێکەکە فەحسێکەکە ئەڵێن ئەوە من نەخۆش وها بە ترسەیەکی لە فەحسەکان قەلق بووە چەند جارە فەحسی ڤیتامین ئەو بابەتانەی کردو یەک کەم بۆ یەک زۆر بووە دیوتانە دەبڕۆ سۆنەرێکیش بکە سۆنەری کردووە گرەی هەبووە یعنی بۆیە خەڵک ئاوا نەترسێت بەو شێوەیە ینی کە شێرپەنجەکە ئەوەنە زۆرە ڕێژەکەی زۆر نییە بەڵام ڕێژەکەی کە پێویستە بەڕاستی بە دوواداچوم کە کاتێک بە تایبەتی ئەوانەی میزان ئەبێتە خوێن بە تایبەتی ئەوانەی ئازاریان هەیە چەند فەحسێکی سەرەتایی ئەیکەن ئەگەر هیچ نەبوو احتیمالە شتێکی زۆر بەسیتە پێویست بە ترس ناکاتن باسی جگارت کردێکێکە لە سەبەبە ڕئیسەکان جگەرە و نەرگیلە و ئەوەی ئەوانەی ئەلکترۆن نازام ناویان چێ هەموو وەچیەکە ینی زیاد و کەم طبعا زیاد و کەمی هەیە حتا جگەرە کێشان ئەوەی کە چەند جگەرێکیشێ جیاوازە لەوەی کە بە ڕێژێکی زۆر جگەرە چێشی بۆی بینی ڕێژگەرە و نەرگیلە و ئەوەی ئەلکترۆن نێرگەلە طبعا نێرگەلە ساڵێن هەر نێرگەلێک مایوسایی چۆن دەڵێ بە 30 بۆ 40 جگەرەیە یعنی کەواتە زۆر جاروواهەیە ئەو گەنجانە بە تایبەتی لەگەر ڕەفیق و دۆستوانە کە داعنیشن نێرگەلە بۆتە بابەتێک بەڕاستی پێویستە چۆن دەرێت چارەسەرێکی بۆ بکرێت زۆر جاروای گەنجە یان نەسەرەکەی لە ماڵ و هاوژینی هەیە من داعنیشم لەگەڵم با بگیان ئەڵێم تۆ هاوژینت هەیە بە تەنها دەرەچی لەگەڵ ڕەفیقانت ئەی ماڵەوە ئەویش گرنگە باشە ئەڵێم ئەی ئەگەر ئەو بکێشێت تۆ قبولەکەی نادەڵێ من قبولی ناکەم
ئەی چۆن بە خۆت قبولێکی فبۆیە بەڕاستی من هەم جارە بیان ئەڵێم لە سێ ڕووە یەکەم لایەنە خۆشەویستەکە کە کا بۆنێکی خۆشت بێت نزیکترین کەس لێتەوە کە دۆستە برادرە ئەحبابە مناڵە لایەنی پزیشکی کە ئێستا هەر لەسەر جگەرەکە نووسراوەکەواتە علمە بەسیرەت نییە بە تێڕانمان نووسراوە هۆکاری ڕئیسیە بۆ شێرپەنجە ئەڵم ئەیبینی ئەڵە ئەیبینم کەواتە لە ڕووی طبعاً شەرعیشەوە ئەوە بێگومان ینی قسەی زۆر لەسرە فبۆیە زۆر جاروا پێیان ئەڵێم چۆن دەڵێ ئەمە قسە هەزار و یەکی بکە فبۆیە عمل مهمە بالفعل ینی جگەرە بە شێوەیەکی گشتی تەسیراتی هەیە لەسەر گورچیلە بە تایبەتی لەسەر میزەڵان سەتا چلی هۆکاری شێرپەنجەکانی میزەڵان بۆ جگەرە ئەگەڕێتەوە بەس لە کلێنە 2 بۆ 3 یعنی هۆکارەکەی زۆر کەمترەوەکو جگەرە دکتۆر وەک بڵێ ئاماژەی بۆ کرد کە هاوژینی هەیە ئەشتێتە دەرەنسا چۆنەڵێ بەدبەختیەکە لەوەیە کە خانمانی شەستا نێرگە لە کێشن ینی ئەوە نییە بەستەنها پیاوان بێت بەگشتی ئاگاداری تەندروستی خۆمانین بەڵام دکتۆر بە پێش هەر شتێکە ڕوئەیە دەمەدایمە بیرە ئەوە بکەینەوە کە چۆن چارەسەری بکەین پێشەوەی کە ڕوو بدات وقایەکی بۆ بکەین وقایەکردن بۆ گورچیلە چییە یان ئەگەر لە شوێنێکی دوورە دەست بووین نەمانتوانی بگەینەوە ناو شاریان تەواریەک لێمان نزیک نە فریاکەوتنێک لێمان نزیک نەبوو فریاکەوتنە سەرەتایەکان چین کە ئەگەر ئازاری گورچیلە دروست بوو کیسەی ئاوی گەرم بە بەردەوام هەیە ئایا دروستە ئێمە کیسێ ئاوی گەرم بەکارەهێنین بۆ ژانە گورچیلە خۆی ئەگەر ژانەکە ژانی گورسی لێ بێت تەوانە هەوکردن جیاوازە ئەگەر بەردا بەزی بێتن تەوان ئەو ئازاری بە هیچ ناڕوە ینی بەکو ینی ئاودا ئەنێت ئەخولێتەوە دێ ئەڕوا ئەڵە ژانەکەم ناڕوە ئەوە نێ خۆم دابنیشم ژانەکەم کەم بێتەوە ئەو کاتە ئەتوانێ مەسەرەن ڤۆلتار ئەو کە نەنستیرۆدی ئەنتی فلامەتەری کە مەشهورە ڤۆلتارینە پرۆفین هەر یەک لەوانە باشترین ئەوەیە کە ئەی بۆ لە هەر شوێنێکی نزیک ئەتوانێت دنکە حەپێک وەگرێتن یان دەرزی وەگرێتن یان بە شاف وەگرێتن فەرقی نییە ینی ئەوەی کە معیدەی تەواوی ئەتوانێت مەسەن لەو کاتە دڵی هەڵەتی ئەڕشێتەوە ئەتوانێت دەرزیێک لێ بە ئەگە دەرزی دەستنەکەوت تاین شافێک زۆر جار بەکار بێنێت نفسی شتە نفسی هەمان دەدەقە چارەکە سەیەکی ئازارەکەی کەمە بێتەوە بەڵام جاروایە نە ئازارەکەی کەم نابێتەوە نەخۆشەوە حتا پفدین کە مخدرە وەک بڵێ ئەو مادەی زۆر بەقوتە وەریشە گرێسەیەکی ئازاری هەر هەیە ئەو کاتەنە پێویستە ئەگەر بەردابەزیوە نشتەرگەری مەسەن لە بەنازوڕبووی بکرێتن ئەگەر ڕێسکۆڵەکەت خاوێن کردەوە ئەو ژانەی نامێنێت دیسە بەحسێ بەرکۆ کرد دکتۆری زێدەتر چ نەخۆش تووشی بەردی گورچیلە بۆی خۆمان لێ دوورکەوینەوە چەند بەر یعنی چەند زوریشی هەیە بەخۆی تاان کێ تووشە بێ ئێستا بە شێوەیەکی گشتی لە جیهان زیاد بۆ ئەو ڕێژەیە ڕێژەکە تقریبان هەندێک ئەڵێن 5 دەڵێن 10% ممکن توش بین 5 لە 100 نەخۆش یان بۆ 10 نەخۆش ئەویش یعنی ڕێک ڕاستە خۆ پێویستە بە ستایل ینی لای ستایلی خەڵک گۆڕاوە شێوەی ژیانی خەڵک گۆڕاوە خواردنەکانمان گۆڕاوە یعنی بە ڕێژەیە کە خوێ کە سەرەکیە ینی بەڕاستی هۆکارێکی ڕئیسیە کە خوێ زۆر بەکارێنی خوێ تەسیراتی هەیە ئەو موادانەی بەکارێ ئەو بە ڕێژەیەکی کەم ئاو بەکاردێ ینی زۆر بپرسە لەوانەیە حتا گورچی لەشیان نەخۆشە بەڵێن بەردیانەیە ئەڵێن با بە ڕێژەیەکی باش ئاو بخۆوە ڕەنگی میزەکەت با سەنگی مەحەک بێت ڕەنگی میزەکەت با کاڵ بێت تۆخ نەبێتن شەو کە پێش ئەوی بەخەوی 2 گڵاسی ئاو بخۆ بۆی بەلای کەوشۆ جارە هەڵسی لە خەو یاوەتە بەیانینان ڕەحەتی بۆ میز کرد دکتۆر لەبەر تەمەڵی ئەو شتە ناکەیت چونە زای لە خەو هەڵەسین زۆر جار هەیە ئەسڵەن ئاو خواردنەکە لە درنگانی شەو تاویقیەکەین تاخیرتری یەکەین زووترەی خۆی یەک تاخیرتری بکەین بە زووترەی خۆی ئەڵێ با شەو هەڵوان نەسێنێ خەتی عەزیزە مەوزوعەکە چیە بۆ ئەو ئەگەڕێتەوە ئێمە لەو لایەوە ینی چۆن دەڵێ تەندروستی یعنی ئەمە عیلاجێکی سەرەتایین ئەمانە ئەمە شتێکی باشە بۆی کە ڕێژەکە کەم بێتەوە ئایا ئێمە تەندروستی خۆمان بە قوربانی ئەوەکەین ئایا ئەو ئازاری کە بۆ دێ ڕاستی کەوەی ئازارەکەی بۆ ئەزانی چۆنە بۆی هەمان شێوەش ڕێژ ینی نەوعی بەردەکان جیاوازەیە بەڵام 185 پێکاتەکەی کالیسیۆمە کالیسیۆم ناتوانانی خۆت دوور بگری لە کالیسیۆم لە هەموو خواردنەکان کالیسیۆمی لە سەوزە لە میوە لە شیر لە گۆشت لەوانە بەڵام ئێمە ئەکرێت کالیسیۆمەکە ئەتوێتەوە لە خوێ چۆن بیتوێنینەوە بە ڕێژێکی باش ئاو بخۆنە کالیسیۆمە یوریک ئەسیدە ئۆکزالەیتە سستینە ینی ئەوانە بەس بە ڕێژێکی کەمتر بەڵام بەش ڕێژێکی زۆر کالیسیۆمە 185 پێکاتی بەردەکان بەڵام ینی خۆشبەختانە ئەتوێتەوە لە ئاو ئێستا ئەوکە هەموو معدنێک جار هەیە مسە نازەم ئاسن ئەوانە مادانە ناتوێنەوە بەڵام ئێگەمەوە تەخەیولیکەن کە بەنسبەت بەرد گڵاسێک بێنە کەوچکی خوی تێکە سەیەکی لە ژێرە بەخوێیەکە ئەنیشێت بەڵام نفسی کەوچک بکەیتە 4 گڵاس ئاوە ئەتوێتەوە یعنی توانەوەی هەیە ئەو ئاوە
بەڵام کە وەکو میزەکە وایە کە میزەکەی خست بێتەوە ئاو کەم بخوا ئەمە کەدا ئەبەزێتە ناتوانێت بیتوێنتەوە فڕی بە فبۆیە زۆر میهمە ڕەنگی میزەکەی کاڵ بێ بۆیە ڕێژەی ئاو خواردن بەوە نییە 4 گلاسە 8 گلاسە 10 گلاسە نە ئێمە دایمەن ئەڵێن تەمان بەپێی ئەوی نەخۆشە ئەو کەسە عرەقە زۆرەکەیاننا ڕۆژانە ئێمە پێویستێمە بە لترێک ئاوە جگە لە گورچیلەکە 250 تقریب لە هەناسەمان ئەڕوا 250 مەسەران 150 بۆ 250 لەگەڵ پاشەڕۆ ئەڕواتن 500 سیسی ئەو پێستەمان تەڕە بێ عرەقە طبعا عرەقەش لەو لاوە هەیە ئەگات بە 5 لتر فبۆیە سەیەکەی زۆر جار وایە ئەڵێ ئاو دکتۆر زۆرە خۆم بەڵام من ڕەنگی میزم هەر زەردە ئەڵام ئەی چەند ئەوەکەیت ینی ڕەنگی میزەکەت عرەقە زۆرەکەی دەڵێ دکتۆر بەڵێ عرەقە زۆرەکە عرەقەواتە ئەو موبەردەی جەستە سار دەکاتەوە فبۆیە مهم نییە 8 گلاس ئەمە دائیمەن با سنگی مەحەک بۆی بە شێوەیەکی تەندروست گورچیلەکانمان بێرینەوە با سنگی مەحەک ڕەنگی میزەکەی بێ زۆر جار تەندروستی گرنگترە لەوەی تەمەڵی یعنی ئێمە هەمومان مرۆڤین بەڕاستی لە هەموو عالم بە شێوەیەکی گشتی ئەو ئامۆژگارێنە وەرناگرن ئەینە ئەوەی بەردی هەیە ڕۆژانە مەفروزە 2 لتر بۆ 2 لترنی میز بکات ئەگەر بێت چەند ئاو بخوا ئەبێت چەند ئاو بخوات ئەو جا بەپێی کەش و هەوایە ئیشکەکە لە دەرەوە چەند عرەقە ئەکاتن یعنی ئەوە کەواتە تەفاوتێ جیاوازی هەیە بۆیە یعنی ستاندەردە گنیە لە عالم کە بە شێوەیەکی باسی 8 گلاس دەکەن ئەو ستاندەردە ناکرێت بەسەر هەموو خەڵکی یەکسانی تەطبیق بکەیت بە تایبەتی لە مانگی ڕەمەزانیش ینی کە باسەکە باسی ڕەمەزان تەمان لەوێشەوە سەیەکەی دوای ڕۆستەیەکی میزەکەی خستە بێتەوە بەڵام ئەوانەی کە چۆن وە بکەین لەم وێستگەی میزەکە کەمتر ون بێتن یعنی زۆر میمە بەیانیان بە ڕێژەیەکی باش ئاو بخواتەوە خۆی دوور بگری لە خوێ خۆی دوور بگری لەو ماوادانی کە میزەکە زۆر بە ئاسانی بەسەری ئەڕوا لە جەستی ئاوەکە ئەڕوات مەسەرەن کۆکە کۆلەیە ئەو چای زۆرە قاوەیە ئەوانە زوو میزت پێ ئەکات هەست بە توێنێتی ئەەکەی دووەم مەحەتە ئەوانەی لە دەرەوەن کرێکارن با جلی هەر لە سەرەتا جلی تۆخ نەکەن کاتێک ئەم جلە تۆخە خۆرەکە لێدا حرارەتەکە وەرەگرێتن و عرەقی زیاتر پێەکە سەیکە ها بزانە بێمان یەکەم شێ ڕێژەی عرەقەکەم بکەینەوە بۆی ئاوەکە بڕات بۆ گورچی لە فیلتەرەکە بچێت بە گورچی لە خەزنیکەی نەڕوات نێڵین بە بڕوە بەڵێ دوم خۆمان ساردکەینەوەە چەندێکری ئینسان خۆی سەرکات یان ئۆتە لەبەر خۆر بێت ئیشەکەی بگوازێت یان ئۆتە شەبقی هەر شتێکە کاتن یعنی وە حاصل خۆرەکە ڕاستە خۆ لێنێت و لە مەحەتەی سێم طبعا جارێکێک کە ئاوەکە بۆی ئەگەڕێینەوە بۆ جەستەمان یەکسەر لۆدێکی زۆر نەخینە سەر جەستە لەبەرەوە بەشێ یعنی با خەڵکیش ئەوە بزانین ژەهراویبوونی ئاویش هەیە ژەهراوی زیاتر لە حەدی خۆی زیاتر لە حەدی خۆی چۆنە ئەگە تۆ بە ڕێژێکی زۆر ئاو بخۆیتەوە خوێیەکان لە جەستە هەمووی ئەگۆڕێت خانەکان تێکەچن نەخۆش جاروای ئەبورێتەوە نەخۆش جاروای ئەمرێ پێڵ وۆتر ئینتۆکسیکیشن یعنی ئەوە ئاو بخواتەوە چەند گلاس ئاو لەسەرەکە سەرهەز دەکات بێ بێتاقەتی بۆی ئەمیشیان غەڵەتە با ئەوەی کە ئەخۆینەوە ڕۆژانە بە شێوەیەکی تەنزیم مەسەرەن زۆر جاروای ئەڵێ دڵم ئاو نابە ئەڵێم بابیان تۆ لەولایە جەستت هەیە سەح تەندروستیەکت هەیە باشە ئەکرێ ئەم تەندروستی بە قوربانی بێتاقەتی خۆتکەی نا سعاتی گڵاسی ئەو خۆ گڵاسی شربت بخۆوە بە تایبەت شربەتی ئەوانەی خۆمان لە ماڵ بێتە جێگرەوە هەنێک کەسێ زۆر حەزە ئاو خواردن نییە ئەم شتانە خواردنەوەکانی تر چا شربەتە ئەمانە بە بەردەوام ئەخواتەوە ئەڵێ من ئاو ناخۆم بەس ئەمانی ترەخۆم نازم احتیادی ینی ئەکرێت ئەمە ئەڵێن شلەمەنی من زمنی شربەتە حتا چای ئەگە چایەکی خەست نەبێتن شیرنی زۆر نەبێتن بە هەمان شێوە چای ئێرانی واکتر وا مەشهورە ڕەنگەکی کاڵە یعنی زۆر تاوانەویش جێ ئاوەگرێتەوە میوە ئەخواتن میوەکان زۆربەی بەشێکی زۆرە 95 هەنێکی ڕێشاڵە ئەوی تر بەشێکی زۆری ئاو بە تایبەتی شووتی و کاڵە کەسام سامۆرزان شووتیە کاڵەگە میوەکانی تر بە ئام پرتەقاڵە هەموو میوەکان بە ڕێژێکی باش ئاویتە فبۆی ئەکری ئەمە زۆر جاروهای ئەڵێن بەس ئاو چۆن ئەڵێن نەڕەنگی هێو نەبوونی هێو نەتامی هەیە بەڵام خەڵک لی بێزار نابێت فبۆیە ئەیسان ئەکرێت ئەمە دایمەن ئەگەر لە بەردەستیشمان بێ باشە یعنی سەیەکی ئەوە زۆر میهمە بە ئاوەکە دایم لە بەردەستمان بێت مناڵەکانمان وا فێرکەین یعنی ئادەی کۆکە کۆلا ئەخۆیتەوە یان ئەوە ئەمە تەندروستیت ئەمە شەکراوێکە کە تەسیری لێکە نەکەر گورچی لە تەسیل لە جەستەمانەکە بەڵام لەو لاشەوە ئاوە یعنی بەڕاستی لەبەر پێکاتەکەمان زیاتر لە ئاوە بۆیەوە حەزمان لێنە حەز جیاوازە لەگەر ئەوەی ئایا من دەمێت تەندروست بم ئەگەر ئەمانەیە تەندروست بێ ئەبێ ڕێنمایەکان وەرگین بەڵێ دکتۆر ئەنج باوەشمان لەبیر نەچێت ئێمە زۆربەی زۆرمانەڵی لەبیرمانەچێت هەنێکمان هەیەڵە لەبیرمەچێ لەبیرمەچێ ئاو بخۆمە خۆستا ئەگەر مۆبایلی هەر یەکێک لە ئێمە بگرینە دەست کۆمەڵی یاری تیادا بەزێنراوە کۆمەڵی ئەپلیکیشنی بازار و تەسویق و ئەملاولا خۆ ئەپلیکیشنی زۆر ئاسانی شەیە کە دانرێت بۆەوەی کە ئاو بخۆیتەوە ئاوێکی تەندروست بخۆیتەوە خەڵک زۆر کەم ئەوە مابوو
هەم ئەوە تا ئەوەشمان هەیە کە دیارە ئۆپلیکیشنە خۆی تاوا قسەکەیان تەواوە عیزەکەم ینی بۆی ئەمە زۆر جار وایە کە تەنگمان پێغڵەچینێ ئەم کات بە سەحەتی خۆمانێ بە تەندروستی نە ئێمە شتێکی ترێ مەقولەیەکی زۆر مەشهور ئێمە با خواردنەکانمان وەکو دەرمان بخۆین پێش ئەوەی ئەو کاتە دەرمە خواردن ینی دەرمان بۆ خواردن بەکاربێنین بۆ خواردن بەکاربێنین فەبەوەی زۆر گرنگە ینی با دایم تەنزیم بکەین ئایا فکرکەمەوە مناڵەکانەوە وا ڕابێنین تەندروستی زۆر میمە هەر خەم و هەممان خواردن نەبێ ئێمە زۆر جارایە برسیمان نییە ئەچینە سەر با بڵێن سفرەکە دەیتر بەس پەلەپەلە نە ئەگەر ئەکرێت بادەم برسیم نیە بانێمە سەر سفرە خەڵ زۆر جار وایە خەڵکی وامان هەیە بەڕاستی ئیرادەی بەخۆتە ئیرادە زۆر میمە دەرچوون زۆر جار وایە داوا شتێکی سادە بکە لە ماڵەوە خانمان من زۆر جار حتا لەو ڕەمەزانش ئاماژگاریەکەمان بوان ئەوەیە تر بە ئەوە خەریکی خواردن نەبن لە مەتبەخ ببینێنەوە عەرەقە بکە هەر خەریکی خواردن ئێوارەتن تامی خواردن ناکە دکتۆر دوو ئامۆژگاری بکە کەمتر خواردن لە ماندووبوونیان تامتان نامینێ بەسەراحەتەن کە ئێوارەیە دڵ نازانم خواردنەکە تامی چۆن ناحەقی نییە بۆ لەبەر ئەوە نەماندوو بووە تااقەتی نماوە بێتاقەت بەفە بۆیە خواردنێکی سادە پێم وایە دڵێکی سادەی لەگەڵ بێ هەموو شتێکێنێت یعنی با ئێمە ئەوە بژین بەڕاستی تەندروستی لە سەروی هەموو شتێکە گەمانەوە عقلێکی سەرین چۆنەڵی پێویستی بە تەندروستێکی سەلیم ئەم تەندروستی سەلیمە فەرامۆش دەتوانین بەدەستی بکەین بەڵام چۆن ئەڵێ تۆزە ئیرادی ئەوێت پێش ئەو ئێمە چی بکەین بەرنامە زۆر میهمە ئەمە بێ بەرنامەیە بەسەراحەتەن زۆربەی خەڵکمان بێ بەرنامێ زۆر جار وایە دکتۆر دەڵێ دکتۆر ئەی بۆ دکتۆر وایە با بە دکتۆرش خۆ هەڵاکات دکتۆریش ئینسانە خۆ ناکرێ ئەو ببێتە پێوەەر یعنی فلان کەس قسەیەکی کرد ئەم پێوەرە بە هەمومان تەڵبیەکەی نا کەسی عاقڵ ئەو کەسەیە کە پێش ئەوەی نەخۆشکەوێتن بێ بە دووادا چوونکە چی باشە وەریگرێت دکتۆر زۆر سپاس دەکەین من شەعنی ئیشەکەی ئێوە ئەو نەبەرزە من ناتوان با بڵێم هەموو یەکێک لە ئێمە ببین بە پزیشک بەڵام سپاس بە زانیارەکانی جەناب بەدەستە هەر یەکێک بۆ خۆمان ناتوانین پزیشکێکی گورچیلە بین ئەوش لە ڕێی میزەکەمانەوە کە بزانین میز ڕەنگەکەی نەگۆڕێت ئەمە گرنگترین شتێکە زانیمان زۆر سپاس دەکەین گەلێک مەمنون خۆی گەور مۆفەقتان کەس بەحسێ گولچیسکۆ کرد هەشیاری خۆ بن ئەوە گەلەڤە خۆن لە گولچیسکێتت پاراستی بن نه هەڕ دووبارەکەین بەس گەلە جۆرام ترسێتن دێنێ وەختێ بەری بۆنگی من از بژمە دکتۆری نزیکی نەخۆر بەری بۆنگ دەکە پەردەغەکەی پەردەغەکەی وەلە دەپرسێنگی هەمی هاوبێت هەرچەند دکتۆر ئێستا زۆر ئامۆژگاری باشی پێداین لە ڕووی خواردنەکانەوە کە خواردنی تەندروستیش بخۆین با ئەوەش لە یاد نەکەین کە لە مانگی ڕەمەزانە خواست لەسەر زۆر خواردنەکان ئیتر بە بڵاوی زۆرە بیتە هەموو شتێکە خۆین بەڵام هەنێ خواردن هەنتر لە ڕەمەزانە زۆر تایبەتن وەکو دۆشا و تەحین کە زۆر زیاتر ئەخورێت چونکە وزە دەدات و ڕۆژوانان بۆ چەندین کاتژمێر بە تێری دەمێننەوە وەکو ڕۆژە من و تۆ دانیشتین دۆشا و تەحین و ڕۆژوانان زۆری ژەمەکانی پارشیف تەحین و دۆشا و ئەخۆن فرۆشیارانی تەحین و دۆشاویش حەزم لێ کرد لە دیاربەکر دەڵێن ئەم ساڵ بەرهەمی تەحین و دۆشا و زۆرە و نرخەکەشی گونجاو بەرەفسیکە دووشە بۆ تەحینە یەک ji xwarinên ku bi taybetî di meha Remezanê de zêdetir tên tercîhkirin dimsû tehîne. Li metbaxa welatiyan ev her du xwarin 4 demên salê hene lê bi taybetî di demsala zivistan û meha Remezanê de zêdetir tên xwarin. Ufuk Gökçe bi salan ku li navçeya Sûra Diyarbekirê tehîn û berhemên ji tehînê çêdibin difirûşe û amaje dike ji ber ku tehîn mirov têr digire bi taybetî ji sifreyên paşîvê nayê kêmkirin. Bizim tayinimiz 4 yıldan beridir biz bu işi yapıyoruz. Ev 4 salin ku em li vê derê tehîn û berhemên ji tehînê difirûşin. Di meha Remezanê de eleqeya ji bo tehînê baş e. Tehîn mirovan têr digire. Em kîloya tehînê bi 3 lîrayan difirûşin. Ev jî helawa qelqelok e. Piştî fitarê li ber çayê xweş tê xwarin. Paketa wê bi 20 lîreyî ye. Helawa me jî neya makîneyê ye. Em bi dest çê dikin. Îsal di meha Remezanê de welatî rojê 15 dem ji mêran rojî digirin. Bijîşkên parêziyê dibêjin ji ber ku rojîkir tehn û birçî dimênin, divê xwarinên ku wan têr digirin û enerjiyê didiman bixwin. Li gorî lêkolînan, dims û tehîn icaliyê enerjî û mîneralan ve dewlemend e.
بەهای دمسێژی لە گۆری پاردا کەتیە و کیلۆ bi 3 لیران تێفرۆتن. لە سوکا دیاربەکرێ هەم دمسا دیاربەکرێ هەم jî dimsa Mêrdînê têfirûtin. Demsa demsa alî mazî daxê Mardinê ye. Ez ji bira xwe re bêjim evêkeke lezeta xwe zalim ez zaten êdim ji teyîn bixwe hem ji bo sağlığıya xwe hem ji bo ku birçîn nebe ji her du aliyan zê wezîfedar e. Yani şifayı ji bo rojê re hem ji bo me re têr bigire ji bo mîda me re ji bo yani bedana me re pir baş e. Li gorî gotinên bijîşkên parêziyê divê mirov nekêm ne jî zêde tehîn û dimsê bixwe ji ber ku di nava tehînê de rûn zêde heye dema ku zêde were xwarin mirov diwestîne. Derbarê dimsê de jî bijîşkên parêziyê dibêjin bi taybetî welatiyên ku nexweşên şekir û tansiyonê ne û yên qelewin divê gelek dimsê nexwin. Hesen Kösen, Kurdistan 24, Diyarbekir. ما قلت تحين دو شباب خون بس كي هاف كوري ما إيماجا بيجي دو مايكي أبيت نخوشي أو شكري هي أبيت قلو بلا كيم دو شباب شكل خروجا شيور جا جوان با من باسی وە بکەم لە کوردستان با بڵێن لە ڕۆژهەڵات منتیقە کوردیەکانمان شتێکیان هەیە پێڵەن شۆکە وەکو دۆشاوایە زۆر شيرين ما بينا أكيد براختين ماشي ما خلاص إن شاء الله مشيابت بريكو مهوانت ما فايدة كي قازانجا كدينا وشالي آيني به هم شالي تندرستي وهري باش بس إن شاء الله هين همي قبل سر كراز بنداك وبرف بحشتي بچينم همي بيجريش إن شاء الله الله يكتب بينا فاتحك بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا.